ما شاء الله ويت قلا بخيراتي نعم سپاس دکم عزیز سپاس یا خواب خیر بی دستان خوش بی رئیس سعد ملازاده ویدنگ خوش یا ربی خودی خیرات سلام سپاس دکم گوش مستر ما مستروانیش یا خواب سر سپاس مستر اتوش یا خواب خیر بی سلامتی مستر وان کوی باش نحوطه ربي بين را صلوات بو حبيبي خوش لقاء اللهم صل على محمد وعلى ال محمد على نبينا محمد او انا بخوان هر بخوان قوس بن بس نازم او مسالتي او بتايبت او روان يعني الرباطي بس جوان لا كل بياي فقير يا كم قوتيتم او بتماشتك بس هتا رمضان تو ان شاء الله سلاوتان لێ بینەرانی ئەزیزی کوردستان 24 تایبەت بەرنامەی پاشیف خۆشحاڵین کە لە پاشیوی 11 لەگەڵ ئێوەی خۆشەویست دەبین جارێکی دیکە بە خزمەت ئێوەی خۆشەویست گەیشتین لەگەڵ هاوکارانم و هاوکاری ئەوەی کە پێکەوە بەرنامەکە پێشکەش دەکەین ژڤان ئەم ژڤانم زۆر خۆش دەوێ بەخۆی ئەسمەی جۆ راسم اشترازي خدي اجي بو خدي اجيك نوم بو خدي ان شاء الله السلام عليكم ورحمة الله وبركاته وياك كورم بحسكري باشي ويازدي يعني كو أفدهية نيفة هنا أوله رحمة أوسطه مغفرة آخره عتق من النار إن شاء الله أفدهيت كو أمتدا يت مغفرتي بن أم دعاء بخو شفو الروج هر وقتك وقت الشولي وقت بطالية همي قوة سر زمان ما بد استغفار بكين دخوازا مغفرتش خدای مازم بكين والبرانبري ايكودو جي لبوردا بين بابا تلي بورديه ما دست بكري بس افده الروجه بتايبه تجي وكي هاتني ديار كرن كو شتي كشهر بسرا وبابتي لبورديش يعني هرتسند لما هو زوكي يكسر دسينا سرتوركا دزگلوي كلي بوردي دبين لبوردا دبين برانبر بيقدي يريش بيقدي نبين بخيليش بيقدي نبين حسودي وبابتانا تاو نفسو نخوشيه بس تو درجه حسيدية فانكا إشراطه بحياتي حسيد بس هما خدينا كده بيجك يجي درجة حسيدية تفكر والله فلان كاس نظام تشي هي فلان كاس كشخية فلان كاس نظام تشي سركفتي فلان شو بس وي درجة هي نفكا إشلا كاس نشل تفكر بس أو مشكلة ها بس درجة فكرنا حسدي مشكلة متدس بيبكي خدينا كده نخوش شيء كشندية يعني لنا خوتي بيدا باري خد قرص ذكي زاري ولا ويقري أو حسودي ديسان دبتا تاو بيسي وبخيلي برانبر خلشي ديكا كخلشي ديكا بيتوش دبيك او شو ان شاء الله كسبوا حسودي بيبا ان شاء الله نابد بس يعني قد هستت كردي او لا ان شاء الله لا والله لا الحمد لله بزرجة شكر خدي يعني زاري سرتا اتو باري خود قرص دكي كحسود دبي برانبر يكشي الي بيكشي بين نازانم او تي هي ونازانم كو ولا تشي دجي يا كم زار خود مشغول دكي ضلي خودتون دكي او بجرت برزغريك بوتا بخو نفسيا تشد بتو توش نخوشات بي بشت هنگي خدينا كتو خلكي ديجي توشتكي بجا خدي حسكت هاوان هم هر دو بابا دي بيك وگردين ودي بحث كين خدي حسكت اروح هميه مديه بحثه سحريكر ومن شر النفاثات في العقد وما مستشمال ديه بحث كر تفصيل آيات القرآن بيروز فرمودت پیغمبر صلى الله عليه وسلم ويا هاي السحر وجادو ومن شر حاسد إذا حسد يكسر أف آياته سورة الفلق يكسر بشتيوتت يعني بابتي يكم دي ما بحث كر بابتي دويكو أف آياته ومن شر حاسد إذا حسد يا پیغمبر صلى الله عليه وسلم كي خود تعالى بشت تو بجاد دعاء بك كنت مش حسيد يا بارزي هر كسا كي حسيديه بك وأبو مهمي جا جوان بابتشي ديك شيء يعني خلافه لبين زانا يعني إسلام يعني بس كان بشك دلين بحسودي ياخذ نفس تاو نية شوازي شديكية أو يكباس اللي وده كان بجوري تفسيره كان بشي شان دلين نخير هيا الرأي بيتسوانا هي لقل ما مستوي آيني قفتو دكين باب زانين تشونا ام بابته پرسیار لیدکین چون لشرعی اسلامی و باس لم بابته کراوه اویش لقل بريس ما مستام ملا نوزات شربوتي بخيراتني لكن بريزان ليريا عليكم السلام ورحمة الله وبركاته يا اخوة بخير بخير بالسبت شوفت موتي رمضان وبيروز وخذ قبيلك ان شاء الله لقل زمان مشتاق متفاتان بعفوك هو قرانك يا السلام عندنا هذا
مامۆستا سەحەتتان چوونە؟ والله الحمد لله باش تندروستتان؟ من وقتتان زۆر سپاس مامۆستا کوڕی. باشی باشی سلامت بی لەگەڵ ڕەمەزانێ الحمد لله الحمد لله. زۆر باش هەر باش. باش گەورە لەم لاش قبولکە یا ربی سلامت بی لە جوان إن شاء الله. پشت قبول بێ ئینشاءالله. وەکمە دەستپێکی مامۆستا تەژی ئەگەر لێبی مە بەحەس کرد بەس کورتی بەڵێ vêca yani baştırین destpêk ew e carê da ku sabit bil def me بەڵێ ka çawa hatiye behezkirin şilayê Xwedê û şilayê Pêxemberê sallallahu ser bin ew dem ayetê Qur'ana pîroz û fermuda bînin بەڵێ diristayî hatiye behezkirin ku ev babete çaw nefes ke duayê hesûdî dê heta axîr zeman heye yani êstaş ka me têdayîne heye بەڵێ بەناوی خدای گەورە میهرەبان سوپاس و ستاج بۆ خوای پەروەردیگار سەڵات و سەلام بڕژێ بۆ سەرجانی پاچی پێشاومان نوری چاومان محەممەد مستەفا صلی الله عليه وسلم سەرەتا دەستخۆشیێکی گەرم لە جەنابتان دەکەم سوشکامبر و کۆنتترۆل خدای گەورە تەمەتان درێژکە ئینشاءالله بەردەوام بن سەر ئەو بەرنامە جوانانە خدای گەورە تاعەت و عیبادەتم لاشمان قبولکە ئینشاءالله تعالی بەڵێ کە جەنابت باست کرد حەسوودی هەیە بە فەرمودەی خدای گەورە دەفەرمی ومن شەڕی حاسدین ئیذا حەسەد خدای گەورە لە شەڕی حەسوودا بمان پارێزی یا رب العالمین پێغەمبەری نازداریشمان دەفەرمی عەلەیهی الصەلاة وەسەلام العین حق چاو حەقە ولو كان شيء سابق القدر سبقته العين دەفەرمی ئەگەر شتێک پێش قەدەر نەبی چاو بە پێش دەکەوی سبحان الله ئەو فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة وەسەلام حەسوودی دوو نەوع حەسوودیمان هەیە حەسوودی ئیرەیی کەسێکەیە دەرێ خدایە ئەماڵێکم بدەوەکی فلان کەسی بەس هیچ لەوی کەم نەبیتەوە غیبتە ئەو لۆ خۆیتی ئەوە غیبتەیە وانە بەڵێ دووەمین حەسوودێکە هەیە دەری خوای هیچ نەدەیەوی ئیرەی پێدەوی یا رب العالمین ئەتو لۆ دایتەوەی ئەدی ئەمن معنای ئەوەی ئەو کەسە کە حەسوودی دەبا ئەو کەسە کە حەسوودی دەبا ڕەخنە لە ئیش خوا دەگەی نەعوذ بالله خوای گەورە دایتی و نەیدایتە تۆ حکمت بەخۆی دەزانی خوای گەورە خۆنە هەموو خەڵک نابی دەوڵەمەند بی کە ئەتوو حەسوودی بە ماڵی کەسێک برد خوا پەنامان بدە یا رب العالمین پێغەمبەری خوا دەفەرمی عەلەیهی الصەلاة وەسەلام کو ئاگرێک لە پوش و پەلاژ بەردەبی تەڕوش پێکەوە دەسووتێ ئەو ها کردەوەکان ئەتوو دەسووتێ ئەو کەسێک کە حەسوودی بە ماڵی مسلمانان دەبە ئەجل لۆ ئەوەیە کە خوای گەورە دەفەرمی ومن شەڕی حاسدین ئیذا حەسەد حەزرەتی یعقوب عەلەیهی الصەلاة وەسەلام بە کوڕەکانی خۆی فەرموو ئەی کوڕەکانم بە یەک دەرگای مەچوونە ژۆرێ چونکە 11 کوڕی هەبوو لەبەر ئەوەی نەکوو خەڵکانێک حەسوودیتان پێ بن ئیرەیتان پێ بن ئەجل لۆ ئەوەی مسلمانان بە سەراحەت چاو حەقە حەسوودی شێ لە دینی ئیسلامی پیرۆزدا هەیە دەبی ئێمەی مسلمانان تەرکیزمان هەبی ئاگداری خۆمان بەس کو ئاگداری خۆمان بین با نەترسین وەڵام مامۆستا گوتی حەسوودی هەر ساتمێک بکەی برێ بەخوا ئەوە کابرا بە چاوی بردە باشە مامۆستا ورتر دێنە سەر ئەو بابەتە ینی مەسەلەی چاو حەسوود باس لە چاو بکەین نەفەس چاو و نەفەس و ئەو بابەتانە جا ینی چاو و نەفەس دەنگم نییە باش ئاگاداریان کرد بگوتیان کێشە لە دەنگ هەیە بار هەڵ دەمەوێت پرسیارەکە بگەینم دواتر وەرن دەنگەکەم چاپ بکەنەوە بەشێک لە زانایان دەڵێن چاو وانە کار ناکات بەو شێوازە شێوازی دیکەیە بەشێکیان دەڵێن نەخێر چاو نەفەس بوونی هەیە و تەواوە ئەم ڕاوبۆچون و خلافی زانایانە چۆنە لەسەر چ ئەساسێکە ینی بۆچی بەشێکیان دەڵێن بەم شێوێنە بۆچی بەشێکیان دەڵێن بەڵێ بەم شێوێ ڕاستەخۆ کار دەکات ابن خەلدون دەفەرمێ ڕەحمەت خودای گەورەی لێبی نەفەسە نەک چاو نەفەسە کە ئینسان تەماشای شتێک دەکا ئاخێک هەڵدەچێشی دەری ئەو ئاخا ژەهراویە ئەو کابرا تەئسیری لێ دەکە بەرامبەرێک ابن قەیم الجەوزی ڕەحمەت خودای گەورەی دەفەرمێ ئیرەی ئەوەیە کە نەفەسێک هەر دەچێشی ئیرە بەرەکە نەفەسەکەی هەر دەچێشی ئاخەکەی هەڵدەچێشی چۆن هەڵی دەچێشی دەستە ماڵێک دادەنیشی تەمەشا دەکاتێ شتەکانی جوانە لە ناخیەوە لەو هەناسە پیسەی کە دێتە دەرێ بە چاو دەیبینی ئینسان دوور لە حافزەکان خدای گەورە پایان بەرزکە ئینشاءالله ئەوەی حافزە چاوی نابینی ئەوانیش نەفەسیان هەیە نەفەسە نەک چاوە بە چاو دەبینی خۆ زۆر جاران هەشە نابینی ئێستا جەنابەت قسەیەک لێ کەچی دەکە دەرێ ماڵی فلانی
سيارة وایان کڕی مالی فلانی وابوو مالی فلانی ئەو هابوو مالی فلانی وابوو ئەو لەوێندە حەسوودی پێدەبە و نەفەسەکەی لێ دەدا ئەو نەفەسە واریدە چکە چەند حەدیثی لەسرە پێغەمبەری خوا دەفەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام لە معاذی کوڕی جەبەلەوە دەفەرمێ شتی نهێنیەکانی خۆتان ئەو نیعمەتانە کە خوای گەورە دایکی ئینگۆ هەمووی کەشف مەکەن لەبەر خەڵک نەکو ئیرەیتان پێ دەبن لەبەر ئەوەی ئینسان ئەگەر ئێستا لۆ نمونە خەڵکانێک دەری ئەرێ فلان ئەرێ مامۆستا ئەموچە چەندە ئەو پرسیارە لۆ دەکەی نابی ئەرێ ئیش و کارەکە چۆنە ئەو شتانە ئەوە خۆی بە شەخسی یان موالیدت چەندە خەڵکەی پێی ناخۆشە یان ئەو شتت لە چێ کڕێ وەچ لەو کاتانەدا هەناسیەک قۆڵ هەردەکێشی کابرا لەو گۆڕی دڵی دەترسێ بەس ئەمە زۆر جاران کە باز دەکەین دەرێن مادەم زیکرێک بکە هیچ شتێک کار دێ ناکە بەس ئەوانەی کاریان لێ ناکە بەڕاستی غافلن لە زیکر و یان نوێژەکانیان ناکەن و یان زیاتر لەگە دنیا تێکەڵن بەرێ خەتێک لە نێوان حەسوودی و چاوپیسی یان نەفەس هەیە مەسەرەن هەتا حەدەچی دەبتە حەسوودی مەسەرەن کابراک دڵێت کورە و خانیە چەند جوانە ئەوە تەوەتە ئێرە ئەگەر بڵێ ئۆی بابا ینی شتەک هەیە بگاتە چاوپیسی حەدی چاوپیسی حەسوودیە دوای ببتە چاوپیسی یان هەردووشی وەچیە هەموو حەسوودێک چاوپیز نییە بەس چاوپیز حەسوودیشە هۆر دوولای هەیە هەموو حەسوودێک چاوپیز نییە نەفەسەکەی کار ناکە بەس ئەوەی کە نەفەسی پیس بێ کە دەواری حەسوودیشە هۆر دوولای هەیە تەمەشاکە کە ئاخێک هەڵدەچێشی دەری خۆزگە ئەو لۆ خۆم بە چکە هەن ئاسوودە لە ئاسوودەکەش نەفەسەکەشی لێ هەردەچێش بەس ئینسانی ئاسوود دەرێ بریا ئەوە ئیمن بە ئاخیل و هەڵناچێشی بریا ئەوە ئیمن بە خۆزگە و خانیم هەبا خۆزگە ئەو منداڵانە ئیمن بە ئەمە زۆر جارن بە ئەماڵێ دەرێن بە زۆر بەو کەسانە دەرێن برای بەڕێزم منداڵێکی جوان تێ تازە لەدایک بووە کاکە لۆ لە فەیسبوک پۆستی دەکەی والله ئەوە کوڕەکەم بۆ 1 ساڵ کاکە لۆ دەری 1 ساڵ هەیە منداڵی نییە هەیە منداڵەکەی ناشین یا منداڵەکەی نەخۆشە لە فەیسبوکی لە پۆستە کە دەبینی ئاخێک هەڵدەچێشی حەسوودیت پێ دەبە یان سناپچات سترێک و ئافرەتان زۆری ئەو بابەتانە دەکەن بەڕاستی کارە ساتێکە ئێستا گروپیاندانە شتێکی وا دروست دەکە یاڵە باستریکن لە هاوڕێکانم بنێرم نەکەی هەیە خودی خۆی لە ماڵی خۆی بابە داکە هەناسەی پیسە لە ماڵی خۆی گیر دەکە هەیە لە ماڵی خۆشی گیر دەکە ئەوە هەر لەگەڕیشیدا پرسیارێک دێتە پێش ینی کەسێک کە سێری ئاوێنە دەکات دەتوانێت حەسوودی بەخۆی بادیان چاو لە خۆی بدات حتمەن هەیە ئەو نەفەسەکەی وها پیسە لە خۆی گیر دەکاتەوە ئەمن یەک شتێکە بوو بەسەراتە چەند و جێڕم بەسەراتەکە واقعیە دەرێ کابراک بەخۆی ئەمە ڕووماڵاتی زۆر بوو بەگوتە ئەمە ڕووماڵاتی ئەزیستان لە چستانی گەڕاوە گوتیان فلانی بەس ژۆرە با چاوی پێنەکە بەس یەکەم دەفعە چاوی پێنەکەوی باشە یەکەمیشت دەرێ هەندی پڕیاندا هینیان بردی کابر هەسەری خۆی برندی گوتی ئەو بەردی لە ڕەشا گوتی بەردیلەکە بە سەزمانی شەقاوەچکەی نەهاوش حیاتی لێ بڕە لە جێ خۆی لێ دەدا باشە ینی وامۆستا زۆر جاری وایە دەبینی ئەوەی کە باز دەکرێت کەسێک قسەی لەبارەوە دەکرێت دەڵێ کاکە و کەسە لە کوردەواری خۆمان دەڵێ یەکە و یەکە خراپە چاوی مەسەرەن جاری وایە کەسێک لە جیرانتە یان لە شوێنی کارتە یان دەیناسی وەڵحاصل ینی ئەم جۆرە کەسانە کە دەزانی کەسێکی وایە چی بکەین ینی چۆن خۆمان پارێزین لەو جۆرە کەسانە بزانە پێغەمبەری خوا دەفەرمێ عەلەیهی الصەلاة وەسەلام أعوذ بكلمات الله التامات من كل شيطان وهامة ومن كل عين لامة عين لامة معناته بردام تعود السرع هي جدنا ما رزقم بركتي دان ما مستمر نخوش مستمر مشاكلم هي مستمر شم هي لازم تبكم والله هي صار سركي زور آسان أجر بي بمعنى بيكي بقرآن هم صار السردبي هم صار السردبي دبي تبكين هند زاران بزانە منداڵی خۆت ئێستا شتێک لە پێش منداڵی خۆت دەخۆی شتێک لە پێش منداڵی خۆت دەخۆی ئەگەر بە خۆت خواردت نەدنا منداڵەکەی خۆت شەوی خەوی ناخۆش دەبینی چکە نەفەسی منداڵەکەی لێ دەدەن منداڵی خۆتە نەفەسی منداڵەکە لێ دەدە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شەوێ ماری ڕۆژ دێتە خەونت سەجر ڕۆژ دێتە خەونت پشی لە ڕۆژ دێتە خەونت چونکە ئەت لە پێش منداڵی خۆت شتەکەت نەدایە یان زۆر جان لە جێ لە شوێنێک شتێک دەخۆی منداڵک نایناسی ئەوە دێ لە دیار ئەوە ڕاوەستایە تەمەشات دەکاتی ئینسان کە تەمەشای کردی دەیبیدێ پێغەمبەری خوا دەفەرمێ عەلەیهی الصەلاة وەسەلام
دەفەرمێ کە سەگ ئەدوور لە بینەرانی بەڕێز و جەنابتان سەگیان پشیلە ئەوەی چاوی دەبریسقێتەوە دەرێ ئەگەر شتێکی لە دیار بخۆی نەیدێ ئەتو گونەحباری نەفەسی پیسە دەبی شتێکی تێ هەردێ پێشی با فرمودەی صحیح لەبارەیەوە هەیە بڵێ ئەم دانەبە ئەو شتانە فرمودەکە بۆ بۆرەلاتە ئەگەر بیخوێنیتەوە پێغەمبەری خوا فەرمووی عەلەیهی سەلام بەردەوام ئێمەی موسڵمانان دەبی چ بکەین وەڵاهی بە کوردی زیاتر بەس ئیمامی مسلم ڕیوایەتی کردی عەلەیهی سەلام ئیمامی مسلمە بەڵێ ئەز ئەو بابەتانە چکە ئەمن ئەوڕۆ ماشەڵڵا ینی گوناحبار دەبی لەوەی کە بەشی ئەو نەدێ یان چاوی پیسە ئەو گوناحبار تەنیا ئەوەیە کە گوناحبار دەبی لەوەی نەفەسی پیسە نەفەسی پیسە ئیمامی مسلم ئەوەیە دوو ڕۆژ پێغەمبەری خوا سەڵام چوە مار ئوم سەلەمە مار ئوم سەلەمە دیتی کەنیزەیەکیان هەیە کەنیزەکە دموچاوی تێک چووە پێغەمبەری خوا فەرمووی عەلەیهی سەلام ئەوە پەریەکان نەفەسیان لێدا لەگە جنەکانی بەڵێ پێغەمبەری خوا فەرمووی ئوم سەلەمە فەرمووی چ بکەین فەرمووی لەسەری بخوێن قورئان لەسەر بخوێن دوم فەرمووی لەبەر ئەوەی ئەگەر ئەزکارەکان بخێنن ئەوە چا دەبیتەوە ئایا جنکو نەفەس لەمەدەدا تەماشاکە عولەماکان دەفەرمێ کە ئەتو خۆت دەگۆڕی شمەکی لەبەر دەکەیەوە پەریەکان جنمان لەگەر هەمومان لەگەرمانە دەمان بینی ئەگەر گوتت بسم الله ناتبین دەبیت عاجزێک ئەتو نابینی بەڵام دەبێتە حاجزێک لە ئەورەتت کە ئەورەتی ئەو کەسە نەبینێت هەر جێکت ببینی چکە هەموو دەبینی ئەو پەری بەس کە گوتت بسم الله شمەکت لەبەر کردەوە بسم الله ئەو جنە ئەتو نابینی دەبیتە عاجزێک ئەتو نابین و نەفەس لە تو نادا بەڵام مامۆستا هەندێک قسە هەیە لە ناو خۆمان زۆر باوە بەڵێ لە کاتی قسەکردن و سوحبەتوانە دەڵێن کوڕی خەڵکی هەموو سیاری باشیان پێ بەس ئەمن نەبم کچی خەڵکی نازانم کەس لەنەوە مێردی بە چێ و چێ کرد ئەم مێردم بە چێ کرد ئەو قسانەش گوناحن ئەوانە تەمەشاکێ ئەگەر بەخۆ ئینەمە الأعمال بالنیات ئەگەر لە بابی ئیرەیی بی حەسوودی پێ بە حتمەن ئەوە گوناحە ئەگەر حەسوودی پێ بە ئیرەی پێ بە حتمەن گوناحە چونکە خودای گەورە ئێستا حکومەکە لەستەکە ئێستا قسان دەکەم یان دەرم ئەوە جوانە ئەوە ناشیرنە ئێستا تو نازانی حەسوودی پێ دەبم چاوی لێ دەدەم بەس ئەوە عایدی خودای گەورەیە یەک لەوانە سەهلی کوڕی حەنەیف دەفەرمێ خۆی دەشوشت لە حەوزێک خۆی دەشوشت دەرێ عامری کوڕی ڕەبیعە دیتی پشتی دیت وتی ئەو پشتە جوانە ئەو پیستە سپیە هەدەرێ بە حەیاتی خۆری پێ نەکەتیە دەرێ یەکسەر لار بۆ کەت لە خۆ چوو دەرێ خەبەریاندا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گوتیان عامر پێیدا هەرکارە و نەفەسەکەی لێدا پێغەمبەری خوا فەرمووی عەلەیهی سەڵات وەسەلام لۆ برای خۆتان بە چاو دەکوژن قەتلە کەفارەتەکەشی بۆ ئەو کەسە پێی چاوێتەوە دەبێت دەستنوێژێک بشۆ بە ئاوی دەستنوێژەکە غوسڵ لە خۆی دەرکات ئەوجا فەرمودەکەی تەواوە پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم بڕۆ دەستنوێژێک بشۆ ئاوەکەی پێداکەن دەرێ سەهل چاوەوە ئەگەر ئەتو بزانی ئەو عیلاجە ئەوەی باز دەکە ئەو بە دەستنوێژ شوشتنە کووە هەر دەستنوێژێکی ئاتیایی دەستنوێژ دەشۆی و ئاوەکە بکەتە ناو تەشتێک ئەو ئاوەی بەو نەخۆشەکەیدا دەکەی و چاک دەبیتەوە ئەجە باکش بە برای خۆ برم ئێستا کەسێک کە دێتە ماڵی تو کە زانیت لە ناو خزمەکان لە ناو برادەرن باوە ئەوە چاوی پیسە دەبی ئەتو چ بکەی قل أعوذ برب الفلق بخوێنی قل أعوذ برب الناس قل والله آيات الكرسي پێغەمبەری خوا دەفەرمێ عەلەیهی سەڵام دەبیتە شوڕایەک دەبیتە بربەستێک کاری لێ ناکە بەس ئەمە کە میوانە کردێ ئەو میوانە بەخۆی کە دێتە ماری تو دەبی ئەو دوعایان بکە ئەتوش دوعایەکان بکە کە دەزانی ئەوە چاوی پیسە کە دوعایەکان کرد هیچ کاریگەری نابی دەبێتەوە کولیشت بەوە هەبێت ینی ئەوە تا بابکەمە پرسیارێک تا چەند گرنگە بۆ نمونە ئەم ژڤان پەنا بەخوا ینی ئەمن چاو بە ژڤان ببەم باشە ینی ئەو قەناعەتێکی لەلا دروست بێت کە هیچ چاوێک کاری تێناکە دوای ئەوەی کە پەنای گرت بەخوا لە وشەکانی خوا ئەو دەبی کەلیمات لای تامام شەڕی تا کوتایی ینی قەناعەتی وا بێت کە چاو نەفەسی من بۆ ئەو کاریگەری نابێت تا چەند ئەو بەرگریە بەهێزە لە ناو لەشیدا دروست دەبێت کاریگەری هەیە بۆی کەسانێک چاوی لێ نەدرێت ینی باپێ ئەو معنەویاتە بەرزە کو دروست دەبی بە ئیمان دروست دەبی ئینسانێک ئەگەر ئیمانی وا پتەو بی زۆر احتیاجی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام وسەلام کە خودای گەورە دەفەرمێ وإن يكاد الذين كفروا ليزلقونك بأبصارهم لما سمعوا الذكر ويقولون إنه لمجنون وما هو إلا ذكر للعالمين
بێک تێ چاو پێغەمبەری خوا نەخۆش کرد بزان پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام حەزەتی جوبرایل هات دوعای لۆ کرد لۆ پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام بەس ئێمەی موسڵمانان محەڕەزین لە بۆ هەموو شتێک بەس ئەم زۆر جان دەترسێ بنێ باز دەکەم ئایا کەس نەترسێت لە چاو نەفەس ئەگە بترسێ زۆر خراپە وەچی دوور بین خدایگوون ئینشاءڵڵا سەرمان لا دەبێت نەخۆش کۆڕۆنە کات و خەڵک بە چ دەترسا هەر معنەویەکە داهاتە خوێر مەناعی نەدەم سفر دەبوو بۆی ئینسانیشکە لە کاتی چاوزار زۆر نەترسێ ئیهمالی بکە ذکرەکانی خۆی بکە شتێک تاسیری لێ ناکە بەس چێت تاسیری لەو شتانە دەکە کە تووشی نەخۆشی و تووشی ئەو بابەتانە دەبین ئەوانەی نوێژەکان ناکەن یان ئەوانی بەردەوام جێ لە گۆرانی ڕادەگرن مسەرسەلەکان یەک لە دوایەک بەڕێ دەکەن شەوان دەنون بێ ئەسکار دەنون کاکە کە ذکر و عیباداتن هیچ ئەتو ئەگەر شەوێ نووستی بە ئەسکارە و نووستی سبێن هەستایەوە ذکری بەیانیت کرد ذکری ئێوارانت کرد بەخوا هیچ مشکلە باشە جگە لەوانە مامۆستا یەکێک مەسەرەن بە کابرایکی دەڵێ وەی بابە خۆ جوان کردیە ئەوڕۆ ئەگەر ئەو کابرا بووی بڵێ کورێ برێ ماشەڵڵا برێ ماشەڵڵا ئەگەر گوتیان تەواو چاو نەفەس و حەسوودیەکە نامینەیان بەس ئەگەر گوتی ماشەڵڵا ئەوە نامینێ جارێ ماشەڵڵا دەبی بڵێ ماشا ئەڵڵا ماشەڵڵا معنای نییە ئەو کوردەواری خۆمە دەرێن ماشەئەڵڵا ماشەڵڵا دەڵێ ماشەڵڵا ناڵێ ماشاءڵڵا دەرێ ماشەڵڵا بزانە خودای گەورە دەفەرمێ ئەوە لەولا ئیذ دەخەلتە جەنەتەکە قلتە ماشاءڵڵا دەفەرمی ئەگەر چیە ناو باغێک بری ماشاءڵڵا چیە ماڵێک بری ماشاءڵڵا ئەمە زۆر جاران ئەگەر نەیگوت مەسەلەن ئەتوو پێت گوت کاکە دەبڵێ ماشاءڵڵا ئەتوو دەبی پێی بری ئەگەر پێی بری باشترە برێتیە خۆ ئێستا کابراێک دەدەرێ ئەرێ فران لە کوردەواری دەڵێ وەچ بە چاوتەوە ئەوە دەرێ زۆر جوانی دەبرێ ماشەڵڵا هەچ برێک هاچی منە بە چاوی وێ ئەتوو وڵا کاکە دەری خۆ چاوم پیس نییە ئەگە پێی بیشتێنی و بزانی بەس ئەوە هیچ کاریگەرت دێ ناکە بەس ئەگە خۆتی لێ کڕکەی هیچ ئەسکارێک نەخێنی ئەوجەها شتێک دەشتێ ئەها نازم چم بەسەرهان ئەوان ئەوز دەبیتە قەلەقی بەسەڕعەت بەس ئەوە دەبی ئەوە باڕقی پێ بڵێ بڵێ ئەوە بە چاوتەوە یان بڵێ ماشاءڵڵا یان شتێکی ئەوها کە گوتم ماشاءڵڵا ئەو تێدەگا بەخۆت بڵێ ئەو تێدەگات برێ ماشاءڵڵا ئەو تێدەگە دەزانی کووە ئێستا زۆر کەس ئێمە زۆر باز دەکەم مەرێ فلان ئەری ئەوە دەچینە ئەوەت کووە و ئەوە جوانە ئەو شتانە مەرێ باش وەڵڵای پیاڵک بشتێ دەرێ بەخوای فلان ئەمنی بە چاو برد ڕاستە ئەو هەیە ئێستا ناو کوردەواری خۆمان بڕۆیە دەڵێ لەو مارێ یەک پیارەی لێ بشێ دەرێ کاکە وڵی بە چای برد لەکسەر هۆ دەری بە چای باش مامۆستا پرسیارێکی دیکە دێتە پێشە ینی بەو ڕۆژگارە خەڵکانێک هەن دەڵێن فەرمو ئەو هەموو دنیاە ملیاردێری سەیری تێدا هەیە دەوڵەمەندی سیر یاریزانی باش نازانم ئەکتەری زۆر باش و ئیدی کەسایەتی زۆر باشە دەڵێن ڕۆژێک لە ڕۆژان ئەوانە بە چاو نەبردران لە کاتێکدا بە ملیۆنان کەس دایان ناسن بە ملیۆنان کەس خەڵک نەفەسی پیسە چاوی پیسە هەندێک جار بەخۆمان لە کۆمنتەکان دەبینین کە چی لەبارەوە دەگوترێت ینی دەڵێ بۆ کار لەوانە ناکات بۆ کار لە منێکی قڕ بەسەر دەکەم 2 دینارم هەیە تەماشاکی مەوزوعی ئەوە چۆنە ئەتو مەوزوعی ئەوانە کە کار ئەکتەر و دەوڵەمەند مەبەستم شەر نییە ینی هەموو دنیا هەموو کەسایەتی بە هەموو دنیا ئەمە خۆ ئاگامان لە کەس نییە ئێستا بزان ئایا و چی بەسەر چی بەسەرێ خۆ ئێڵان نییە ئەتو ئیفلاس بکەیت چاوزار تێ بدە خۆشەر نەبەز ئیفلاس بی کابرا شەکرێ هەیە دەیاڵێ توی شەکرەی بووە تووشی ئەو زەخت بووە تووشی نەخۆشی دڵی بووە ئێستا لەو کوردستان چێمان تووشی نەخۆشی دڵ و شەکرە و زەخت نەبی پێغەمبەری خوا دەفەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ لە حەدیثێک هاتووە أكثر من يموت من أمتي بعد قضاء الله أو قدره بالعين دفرمي الزور بي أمتي من بس درون باش قدري خواي جورا بتساوي بيسي درون كاكا وانت حادثي سيارة تمشى كاشك كابريك سيارة يكدكري يكسر الليلة دا إنساني إيمان دار دوش بأوي لبيرنا كين الذين إذا أصابتهم مصيبة قالوا إنا لله وإنا إليه راجعون أدي أمي مسلمانان أدي نابي يشتشمان هەبەسەر بێ و خدای گەور لە دنیا خاوێنمان بکاتەوە ئەتو ئەگەر باسی ئەوروپا و ئەو بابەتانە بکەی خدای گەورە دنیای دایتەوە دەبا لێ گەر بە ئەوان بابەت چاو نەچن کاکە بە ئەوان بە چاو نەچن بەس ئەمە باسی دەعم و شتی بۆ بابەتانت کرد ینی دەمەوێت بە ڕێژەی ئەو بابەتە وەربگرین ینی
ئینسافیش بین بۆی هەموو خەڵکێک نێت بە کەیفی خۆی قسە بکات بڵێ ئەوها یعنی دەکرێت هەموو ڕێژەی دامەکان هەموو دامەکان هەری سەبەبەکە چاو پیسە چونکە کابراەک 180 داژوە یانیەوە پەیوەندی بە ئەوە ژناکاکەندرێن هیچ ڕەچاوی ڕێگاوبان و سیستەم و یاسای مرور و ئەو بابەتان کاکەندرێن ئەوە یەک ئەوانەی کە ئێستا لۆن و 150 100 دەرێ بڕۆی ئەگەر ئەمە 150 ڕۆیشتم قەتلەکە لەم لە خۆمە ئەوە هیچ ئەمە لەگەر ئەوەمان نییە بەس تەمەشا کاکەندرێن ئێستا ئەمن 50 دڕم 6 دڕم کارێک لەو سەدەی خۆم پێدا دەدا ئێستا هەیە تەلەفۆن لەتکە مامۆستا وەڵڵاهی هیچ سارم ڕاستەڕێ نابی ئەم منداڵم ڕاستەڕێ نەمستەمر نەخۆشن وەڵڵاهی مەعاشم بەژ ناکە نازانم چ بکەم ئێستا من لۆ خۆم ئەمن غرفەمدا نەبێن دوعا بکەم نشتوشتی لۆ کەس ناکەم بەس دەرم کاکە ڕێنمایەکەی بە تەلەفۆن پێ دەرێم ئەوەی بخینە ئەو ئاەتان هەمووی پێ دەرێم تەواو بڕە شتەکانی تێدەگەینم ئەوتە نیشانەکان با لە بیر نەکەی نیشانەی ئەو کەسانی کە تووشی حەسوودی و یان تووشی چاوزار دەبن چنە باش یەکەمین ئەوەی بەردەوام کابرە سەری دێشی شتێ سەری ئەنی چاوانی دێشی ئەوە یەک دڵی توندە بەردەوە حەزی لێە لە جێکی ئەوە دوو بەردەوام ئەدڵی پڕە ئەنانی پێ ناخورێت شەوان خەوینی ئەگەر بشخەوی بەردەوام خەونی عەلەق و بەلەق دەبین خەونی ناخۆش دەبینی بەردەوام ئەمەعیدەی پڕە ئەقرپی دێتەوە کە دەستە دکتۆر ئەرێ دکتۆری هیچ بەرادێنیە کە ئەو نیشانن ئەگەم لێ هاتە جێ ئەوە بزانە ئەو کەسە چاو نەفەسی لەسەرە و بەڕقیە شەرعیشی چار دەبین ئینشاءالله تعالی خودای گەورە شیفای دەدا بەس ئەگەر یەک ژانە سەر توژبوو برێ وەڵڵاهی مامۆستا ئەرێ ئەو شۆ باسێک ژانەکە بەخوای دەبی چاو نەفەس نە دەبی ئەو شتانت علاماتەکەن هەموو لێ بێتە جێ ئەو جە بزانی ئەگەر ئەو چاو نەفەس ئەوەل عیلاج دکتۆری خۆت دەکەی دکتۆر هیچ عیلاجی نەبوو کە گوت هیچ بەرادێنیە و مشکلە دنیات و قەلەقی دەبی لۆ خۆت ئەو کەسە بگەڕێتەوە سەر سونەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و کابراک نە نوێژی هەیە و نە ڕۆژ و نە عیبادات و نە هیچ خانیەکی ماشەڵڵا زۆر گەورەی دروست کردیە لەسەر دیوارەکەشی نووسیتی ماشاء الله هذا من فضل الرب هذا من فضل الرب ئەو نووسینە کابراکە و خان و ماڵ و شتی دەپارێزی یان پارێزراو نییە مسلمانە بەناو مسلمان ئەمە مادەم یەک گوتی ئەشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا رسول الله مسلمانە ئەوە یەک کە بەس ئاەت لەسەر دیوارەکان ئاەت کاکە نابی لەسەر دیوارە ئاەتی بنووسی ئاەت لەسەر دیواری نەهاتیە هادوسە قەبران نەهاتی خەڵک لەسەر چێلەکاندن ئینا لله وئینا ئیلەیهی ڕاجعون تۆزی پێدەکەوی بارانی پێدەکەوی ئاەت دەوەی هاتی بخوێنی و عەمەلی پێ بکەی ناجایز نییە ئەبەد نابی لەسەر دار و دیواری ئەو شتانە مامۆستا هەرچەند لە بابەتەکە دینە دەرێ بەڵام بە کورتی باسی ئەوەت کرد گوتت هەر کەسێک بڵێ ئەشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا رسول الله ئەگەر ئیلتیزامی نوێژ و بابەتانش دەبێت مسلمانە فەرمودەیەک هەیە دەڵێ العهد بيننا وبينهم الصلاة من تركه فهو كفر فقط كفر ئەو ئاهدەی کە لە بینی ئێمە و ئەوانی غێری مسلمانان هەیە نوێژە هەر کەسێک تەرکی کرد کوفری کردووە ئەمە چۆنە ینی کوفر فەرقی لەگە کافر بوون کوفر شرکە زەکاتی نەدە شرکە کافر بوون نەعوذ بالله برێ ئیمانم بەخوا نیە ئیمانم بە پێغەمبەر نییە نەعوذ بالله ئیمانم پێی نییە کابرا ئیمانی بە نوێژ هەیە بەس نوێژی باشە سپاس بابینەوە سەر باسەکەی خۆمان هەر وەکو تاوەکەری پرسیارەکەی ژوان دەڵێ ئێستا کۆمەڵک بابەتی دیکە هەیە چاوەزاری شین و نازام تاکە نەعل و دوور لە ڕووی ئەو مەجلیسە و بینەرانی ئەزیز هەروەها نازام ناڵی ئەسپ و ئەو شتانە لە دیواری دەدرێ لە سیاری دەدرێت ملوانکەی مەسەن دەڵێ ئەو مور و شین و ئەو بابەتانە وەکو جۆرێک بەکارهێنراوە ئەنی چاوەزار بگەڕێنێتەوە ئەم مور و شین و تەتە و پەتانە تا چەند دەتوانن چاو و نەفەس بگەڕێنەوە تەتە و پەتە ینی ئەو شتا مور و مشتانەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام لەناو سەحابان دانیش بوو فەرمووی 70000 کەس لە ئوممەتی من بەبێ حیساب دەستنە بەهەشتێ خوای گەورە ئینشاءالله مەژێک لەوانە اللهم آمین یا رب العالمین برێ اللهم آمین مام سەڕوان فەرمووی چێنە ئەوانە فەرمووی ئەوانە تەوەکولیان بە خودای گەورەیە تەوەکەلت عەلە الله تەوەکەلت عەلە الله بۆ ڕوقیەش ناچنەدا لای کەس ئەوەی یەکە عوکاشە فەرمووی پێغەمبەری خوا ئەدی ئەمن فەرمووی ئەتوو دەچی یەکەشکەش فەرمووی سەبەقت عوکاش دەست پێشخەری کرد ئەوانەی
ئەو لە بکەشینە و نازانم ئەوەی کە تازە جەنابەت باس کرد هەمووی شرکە گوناحێکی من گەورەیە علاقة تميمة فقط أشرك أو بەڵێ فقط ئەشرەکە ئەوە نابی ئینسانی مسلمان لە بکەشین ئاخر ئەوە بەردێکە ئەوە بەردێکە ئاخر چ دەجێرتەوە دەبی پێغەمبەری خوا فەرمووی عەلەیهی سڵاو وسەلام دەبی تەوەکل بە خودای گەورە هەبی ئەسکارەکان بخینی لە بکەشین بە دیواری جائز نییە ئەگەر لۆ جوانی ئافرەتە ئێستا لە ماڵی پێوە دەگوت وەڵڵا مامەسە لۆ جوانی احتیاجیە لو جواني اعتيادية نان لۆ جوانی احتیاجیە بەس ئەگەر اعتقادي فيها اعتقادی پێ هەبی بەڕاستی ئەو گونەحبارە نابی چونکە ئەسڵەن ئەخە بەردە بەرد هیچ زەڕی نییە نفع شينيا ئەوە نەفعیشینی آخر ئەبنە چ دەجێڕیتەوە هیچی ناجێرتەوە بە سەراحەت بەس ئەوەی ئێمەی موسڵمانان چ بکەین بەردەوام دەبی ئەسکارەکان بخینین خدای گەورە دەفەرمێ بە ذکر ئەو شتانە دەگەڕێتەوە نەک بە لە بکەشین و نازان بەو شتانە ئیسفادەی لێ ناکەی ئینسان گونەحباریش دەبی مامۆستا بە بگەڕێمەوە سەر ئەو عیلاجەی کە یان ئێستا سەرەتا باستان کرد دەبی کابرا دەستنوێژی شوار بەو دەستنوێژ بەو ئاوە بە کابراکەی دەکەن کە تووشی چاو پیسان حسەدیەکە بووە ئەگەر زانیمان کابراکە وایە ئەی چوون پێی بڵین یانێ والله ئیلا دەبی پێی بڵین یان ڕێی دیکە هەیە کە چارەسەری ئەوەی بکەن کە تووشی حەسەد و چاو پیسی برێکا کە وەرە دەستنوێژەکمان لۆ بشۆ کابراکی نەجیبی کابراکی باشی بقصي خوش بە قسەی خۆش وە بکە ئاوەکە برێ بەوەی دادەکەن و بەڵکم خدای گەورە شیفای بدا بەس ئەتو پێی بری وەرە چاوت پیسە وایە وایە و ئاخر ئەو ئینسانیش هەیە تووشی ئەوە دەبی عاجزی دەبی تووشی ناخۆشی دەبی بە شێوەیەکی جوان دەبی پێی کابرا ڕووی ئەوە ڕووی کاکە ئەو عیلاج زەمانیە عیلاجکەمان هەیە سورة فاتحة بينزر آيات الكرسي سورة بقرة بين بينز آيات أولي سورة قلم لآخري سورة بقرة بين آيات كان آخري أو أنا بخين إن شاء الله ألقر معوذتين أو أنا بخين خداي قبرة شفايد إن شاء الله أو يكشتي شيء خداي يقول دفر وإذا سألك عبادي عني فإني قريب دعاء كردن دعاء كردن هەر بەخۆی هەر بەخۆت بیکە ئێستا زۆر کەسێ دەرێ مامۆستا بچمەکەن فلان کە شێخی بچمەکەن فلان کە مامۆستای بچمەکەن فلان کەس ئەوەی ناوێ ئەگەر وا بەدەی فەرموو ئەوە دەبی مەسەلەن بڵێ لە یوتیوبی جێبدا ئەو ئاەتە قورئانانە ئەو زیکرانەتەوە ئێستا مۆبایلمان هەیە سوورەتی بەقەرە لە خۆت لە ماڵێ هەر کەسێک سوورەتی بەقەرە لە ماڵ لێدا جن کاری لێ ناکە نەفەس کاری لێ ناکە حەسوودی کاری لێ ناکە سبەینانیش پێش ناخواردنی حەفدن کە قەسپی بخوا ئەگەر عەجوەبی باشترە ئەگەر هەبی ئەگەر نەژبی احتیاجە ئەوکەجی بخۆ دروستە مەسەلە بچیکەوە ئەوە تەژیر بەحەس کردی مەسەلەن سۆشیال میدیا حتا تە بەحسی ستریکە و سنۆپژیک بەڵێ شارە زاید باشە لە سناپ و سۆشیال بەخۆ ئەمن نیتم بەس منداڵ هەیتیان تەماشا دەکات لە ڕێی سۆشیال میدیاش ئەو ها تەئسیر دەکات یان ئیلا دەبی ڕۆ بە ڕوو شتەکەی ببینی لەمسی بکەی دەستی لێدە یان لە سۆشیال میدیاش مەسەلەن کابرا خانیەکی کڕیە یان خواردنێک یان منداڵێک وەکو گوتت لە سۆشیال میدیاش ئەوها تەئسیر دەکات دەرهەیە حافزە چاوی نابینی نەفەسەکەی لی دەکەلەکنی باز دەکەی کابراێک لە شارە چکێ دەچی پێ دەرێ فلان کەماڵ سیارەکی وایان کڕیا خانوێکی وای کڕیا ژنی لۆ کوڕی هینا ئەو کابرا دەرێ ئەو بەچی هینایە بەچی هینا بەچی کڕی دوێنێ نان نەبوو بخوە ئەوڕۆ چێڕان پەیای کرد ینی وەقسانە چییە؟ باشە بەسە مەسەرەن کەسێکە پێویست دەکات با بڵێن وێنەی خۆی دابنێت کەسە شتێکی لۆ بابەتانە یعنی ئەگەر بێت و کە وێنەکەی پۆست کرد لەگەڵیدا شتێک بڵێت بۆ ئەوەی چاو نەفەسی بێتە سەر دەبێت چی بڵێت مەسەلا ئاەتێکی بنووسیان ماشەڵڵای نەک بینوسی هەر بیڵێت و لەگەڵ بەو نیەت ئەگەر لۆ خۆی بیڵێ باشە بەس ئەمن یەکش پرسیار لە جەناو بینەران دەکەم ستا خواردنێک دادنی خواردن نا ئەم با خزمەت بکەم ستا خواردنێک دادنێ یان شمەکەشی لۆ خۆیدن ئەو بەرەو جێژنێ بێن دەڕۆی والله هاوڕێن ئەوم کڕێ ئەوی هێنیتی آخر ئاخەڵ دەچێشی ئەوم کڕیە نام بۆ نمونە ئەم و ژبان لە خۆمان دوو گەنجی قشتین ئەو مەسا ڕستمە پێکەوە دەگرین سەلامەت بی ڕستمەشی پێکەوە دەگرین دادەین لە ئەوی بە چاو بە چاو نابە کاکە تازان گۆ ئەو پیر بووینە لە خۆتان گەڕ تازە ڕۆی ئەمە باس ئەوەی دەکەن منداڵێکە منداڵێکی ناس کە تازە پێگەیشتە گچکۆکەی جوانە ها ئەت یەکسەر بڵاوی دەکەی وەڵڵا ئەو ساڵ تازە بووە
او خا 8 بير ساله بلي بير بينا. صعبتان لقيت دايق ما تنديش كده حتى بتساوي سمكاك بين بير بينا باش كده عم تقاتن دي سلامت يا اخوة. ام حميد باراستي بين ازمع ان شاء الله إن شاء الله خايف يحسن لكم باريس يا حسن. ربي سلامت بيه. ويشلا خدش وجه راز بود قال أزمع إن شاء الله. قال خير ما خدي خراب دايق لهم لك باريس يا آمين. رب زنابي اللهم لقى المسلمان ان شاء الله زور سپاس دعا خوا و پاداش کدوب بدات. کنیاش همی باشتر نبو خوب تنه بو همی خلکی بکن بجه یا ربی فلان کسی پارزه خواه جوانی بپارێزی یا اللهم ربی. امين قال تجي يا ربي امين يا ربي تبرئ من وهم جماعه باريزي خدش ترازي بدمو مستت قال زور قال سپاس. دوست باز ما بجي یا خوا يلا. بخیر. يا خوا بخير. خوا حافظ. خوا لقلبي بخير بسر چاوان. باش. سرود چی خوش ما شاء الله بودن قتايبته وما شاء الله الجماعه تجي دس بك ما شاء الله تان لبی ها. ما شاء الله مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم خوشاویستی یزدانی بنای گناه بارانی خوشاویستی یزدانی بنای گناه بارانی لمحشر با بکسین اتوی کسی هموانی لمحشر با بکسین اتوی کسی هموانی مولاي صل وسلم دائما ابدا على حبيبك خير الخلق كلهم يا ربي صل عليه يا ربي صل عليه يا ربي صل عليه صلوات الله عليه ای پیغمبری خدا دورت به من نشانده ای پیغمبری خدا دورت به من نشانده وی باد سرای رگیرت رگی توتیش من برده وی باد سرای رگیرت رگی توتیش من برده مولاي صل وسلم دائما ابدا على حبيبك خير الخلق كلهم يا ربي صل عليه يا ربي صل عليه يا ربي صل عليه صلوات الله عليه صلوات الله على محمد اللهم صل على محمد ويهر بجي سلام ويش لو سپاس. خدش ترازي بت خداحافظ سلام عندي نبن يا اخوة. بجري ولا بتشكي دير بچين بتشكي حولي ردر كفين دير بعد دير بچین. كاب دير بچين دير بچین. يعني دور دور بروين. بروين. دور بروين. عندك دور بروين لاستوديو دور درك بچين اش دربه رمضان هي رمضان فيروس كشو هو اثنين تشكرين قال قرات خوشن طيبه باجره کی بو باجره کی دی جدانه افصال خوشحالی و بازار رمضانی هاتینه دارن هولیر دهوک سلیمانی زاخو اف بازارجی هم بو دسته کاری باشه در فتن باشه بو گنجا ادا بر همت خو ادی پیشاندن و بازاره کی باشه بو بکراجی خوشه دمه کی خوش در باز کم تایبتیجی شب تای رمضان دا تشتی وانا جیوت کرن مجاوب جلدی کی بچین زاخو. زاخو. زاخو کا دلال زاخوی دلال. بازاره که جان یه چه کری ماشاءالله هر گورپانا دلال
يعني البرامبري بري ما شاء الله براي من بجنو بالا خوبه ما شاء ما الله شاء الله الدف برا دلال هذا باشتش لينا يا بريها اوانه ما شاء الله ما شاء الله اسلام دعاء إسلام أو دعاء، كوخينا ببري والله من يام بتصاوب اخوي زاخو صار تريدر ها زو كسار ده هم عندنا خوشين دعاء اشتبي بنلن اوانه ولا سرتين رمضاني واسلام ما ننتي تظني اسلام تبو بزاف برسي برا السلام عليكم مش يا رمضان ابو مشغوله رمضان اره محمد الله باقلي دخورت باقل خورن عليكم يلا في اسبوعي باشين كي ورا سردانا ما بكره هولي بيك ولا اسكون باقل كاخوين استواز ازاخو يتسونا تهيا رمضان و پیروز بود ولی آواز بتن گلک سارا هندرین جوان هر باز بو هندرین و جاره جوه که آلانی تنه گود بسرا سینا دو تکر وقتا تزاخوش که با بسرا براستی کشو هوای زاخو گلک خوش به روشن دست بکار رمضان جوان هنده گرم بی حتی و دم جمر ایکی شوه و دوی شوه جخیزان کسو کار یعنی حتی بزارو کاجی البرادلال هاتن دیدم پشتی کو اف بازاره هاتیه دینان البته آرمان جه او کو کشک رمضانی و دیسان گرینگی به گشت و گزاره بشن آینیش بهت ادم پیغمتی و که کو هر شب نوروز مدید نوروز اف سال هفدم بی دیگه رمضان او استیج کوجلای اداره سربخوی زاخو و هاتیه دینانه هر نه هاتیه را کرن یعنی همیشه و آهنگت آینی الوره هنه سرود و مدیحه جلای تیپن بجن هنری و الوره پیشکش کرن هر شب گوتار خوینک ملاک پیشنویجه که زاخو السرویس تیجی شیرتو بجن رنمایا الخلق آماده بوی الوی میدانت کردن پشتی میدان پرا دلال هاتیه برفره کرن جوان تبری هنگی دیتن که برطنگ بی لیوی گاوه دو جارونی و هندی پیشتر هاتیه برفره کردن خلقی که گلک زیده تر شد قصتاوه بکد و الباوه شاوه دمن خواد در باز بکتن و ایک جوان بازارا بیین کب مبستا پیشوازی کردن الهیوار رمضان اجبو خلق دور هاتیه و کردن ناوا پرادلال دا خوارن چرزاد باقل یعنی حتی بجورم فقی همی تشتیده هاتیه برهف کردن بو هنده کو خلق دمن خواه شوین خواه تیدا درباز بکتن البت الویدر آهنگ دم جمیر نهی دست بید کن یازده بدو ماهی کتن وک من آماجه بو کر جوان هندرین هنده که ساره لو خلق کمتر افشوال پرادلال تیتا دیتن هنده که زیتر قصدا مالت خواه کرینه شخوا خلقی ما ترسش کامیرا جهه یعنی اف دکانا کو وکری تدبینه پر بیش گنجا بگو و همیه چونه پش دکانه جوان یعنی چونکی مگوتی از ایم دفعه و همی رویان او دزارو کل بدرنه این چوانن تو هاتی چه بخوی؟ ها؟ تو هاتی چه بخوی پره؟ شتک تو روژیات گیری؟ حتی نیورو؟ نه باشه اگر اکسپاس اگر استور بگیرم بزام شوید و رمضانت و زاخو چا در باز من دیاره اوجنا خوازتون باخه وطن جوان یعنی کشو هوا به وی آوایه زاخو هم ناف باجری هم پرادلال هم ناف بازاری همی هاتیه خملاندن ها به وی آوایی یعنی دروش من رمضانی هر جی هات نهلاویستن و دیسان پرادلال جی هاتیه خملاندن کشکی گلک خوش رمضانی هر جهیل زاخو تیتا دیدنه و سرباری و ایکی جی الپارکا شهیده بلکه پیشتر جی ما بحث کر جوان کلتورن کرده همیشه و بینه ناندر بینه مهوان حوین بینه زاخو روزانه فتاره که برفره الپارکا شهیده تیتا دینان بو ریونگا بو مهوانا بو کسین هجار کم درامت خارنو و خارن تینه آماده کرن پیغمبر وی که نماز شوفرم باکور کردستان ترکیه کروجانه 1500 سنور ابراهیم خلیل درباز کن اول ودر خارنو و خارن تخونو سرباری وی که برنامه که تلو تسل اداره سربخوی زاخو جی هيا کو او روزانه جداترش همی رمضان درباز بوی پالپشتیا خیرخوازن دوره سرمایه‌دارن دوره هر ایواری گرنجینه تخنا سر لیون خزانه که ام درآمد خزانه که هجار اتیم و سیوی و کردار خانیه که پیشکش یوانات کن یعنی بوان کارو چالاکیان بوان بزاوان رمضان اف ساله السنور اداره سربخوی زاخو جدایه به و نخوش پیویا کو درفت بتن از بارناکم هیم بشین درفت با هین جهات بانه و رمضان زاخو دیده با وان همی کارو چالاکیان جدا وجبان وی هر بجی افکار ما اسلام پای که راستا خودش زاخد گل مدابی معلومه به اسلام چالاکین زاخو پراستجی داره سر بخوا زاخو چه دست خوشی کیفا مروویت تراستیب کار نوسا
انشالله بردام بن و جارك کدی خود هست که شبکه هم تور گرین چی افریقا ورا خالیش بر سرمایه شبکه تور گرین کشو هوا خوش سلامت بی اسلام اگر لخود بی وای هر بجی سپاس وای خودش درست عملی سو بین ویرخی کشو هوا صار و جا بین میوزیک و دنگ تایبت دوێتە چی تایبەت شتەشی بەس ینی دەزانی حەزم لە چ شتەکە لەناو دوێتەکە مەسەلەن بەشک بەتەنێ چەند ئەوەک ئازفکە ئەوش بەتەنێ ئەوها تۆزێک ئەو دوای میکسکەنەوە شەڕەت هەیە ئەوە شەڕە میوزیکە تۆنی لێک وەرگرنەوە تۆزێک ئەوها خۆتان لێک موڕکەنەوە یا الله دەستان خۆش دەستان خۆش وای هەر بژی هەر وای هەبن دەستت یاخوا. خۆش طبعا زاری وە هەیە ئینسان کە تەماشای دەفی دەکەوات زانیشتە چی زۆر ئاسانە دەف هەر إن شاء الله. مثلا ما بەستم ئەوەیە کە تەماشای دەکەوات زانیە هەر دەگری و تاپ بەس بەجددی طبعا ئەو هەموو تەکنیک و بەجددی تەکنیک و هەر طبعا. زۆر زۆر تایبەتە مثلا یەکێک بێ خۆی فێری ئالەتە چ بکە بڕێ وڵات تەپ والله سەحەت خۆش برا چ ئەم بابەتێکی دی بەحسکین تایبەتی ژێ تەندروستی ساڵ بۆ ساڵێ مەخۆبنی و مەترسیت بەر بڵاوبینەوەنە زێدەتر لێتێن و هەر کەسێک و هەر پسپۆرێک شلاکی و بەحسە سەدەمێن بەر بڵاوبینەوەی پشێوازێکی بکە ستای لێژیانێ ئەف خواردن و مادێت خۆراکی ئەوێت ئەم تخۆین هەوا و ژینگە گەلک سەدەم هەنە و وە بکەت بۆ ماوەی ئەف نەخۆشیە بۆ ماوەیش بۆ ماوەیی خودی مە هەمیە پارێزت ئامین ئیشڵاوێت توش بین خودی شیفۆیە بۆ فڕێ کرد گەلک هەبینەوە ئەف نەخۆشیێت و سایت مازن دەرباز کرینە بەرگریە لە شەخۆ پێسکریە و ئەو ژی نەفسیەن خۆ حۆزر کریە شەڕێ نەخۆشیە بکەن وەکی ئەمە مرۆڤ بەحث کرد مرۆڤزانە مرۆڤ بەحسێ شێر پەنجێت کرد سەراتانێ پەنجە شێرێ خودی وە هەمیە پارێزت ئیشڵا گێمەکێت هەین وی وڵاتیدا ڕۆژهەڵاتە ناوەڕاست و کەسێکی خۆی عەزیز دەست نەدابێت یانژی توش نەببێت بزانێت کا چەند یان نەخۆشە کەسێک وسط ناو بنە ماڵێکێدا توش بێت هەمیوێت پشگیریە بدنێدا ئەو پێس بکەوێت و بەرامبەری نەخۆشیە سەر بکەوێت باشە نەفسیەن ڕاستە ئەگەر مرۆڤ یە بقوات بێت دێ بسەر نەخۆشیە بسەرکەوێت یان خودێ نەکەت ئەگەر سەرەتانی بەشێک کردێتی لەشی هەمیەوێت گرت چاوا خۆ پارێزین چارەسەریە چاوەیە ئەمش چ دیر بین کودێ دیر بین شێر پەنجێ ئەوان هەمیان خودێ حەز کردێ بە حەسکی نوکە لەگەڵ بەڕێز دکتۆری ئازیز دکتۆر سەرکەوت خۆشناو
بخيرات أخوة بخير بي دكتور. بخير بي دكتور. وعليكم السلام ورحمة الله وبركاته. بخير يا أخوة. دكتور تقلا قلا بخيرات قلا قلا خوش حالين فرموا. وي هربجي دكتور بخير رمضان يا واجب أخوة بينزل دكتور. خد قبيلكم هربجي دكتور لقى رمضان تشوني باشا الحمد لله يا أخوة هرباش بي سلامت بي. دكتور ما بحس كر قالك لان انا يفاد جران اف بابته وشير بانجا وجوري تويشي قالكن نا جوري كابتني وعندما كلا شيبتني توج بدفجا جوريل دسبيكي ام ريجي بحسكين هوصا مطرسيدور الكردستاني وبيجبيني هنا مطرسيدور تلي بيت يونجي هشتو ام نقاشي نخطو صور حقيقة شێرپەنجە لە هەموو دنیا بەرەو زۆر بوونە وا پێشبینی ئەکرێ کە لە هەر دوو پیاوان یەکێک توش بی و لە هەر سێ ئافرەتان یەکێک توش بی لە ماوەی ژیانیان الله و ئێستاش شێرپەنجە بە دووەم هۆکاری مردندا ئەندرێ لە دنیا لە دوای نەخۆشەکانی دڵ کەواتە زۆر زۆر بەربڵاوە بەڕاستی و لە هەموو دنیاش وایە و من زمنی کوردستانیش باکەی باشە شێرپەنجە چییە؟ وشەی شێرپەنجە وشەیەکی چەترە بەو معنایی کە زیاتر لە 200 نەخۆش یەگریتە خۆی کە ئەو نەخۆشیانە هەمویان لەوەی مشتەرەکن کە چەند خانەك لە خانەکانی لەش ئەگۆڕێن بۆ جۆرە خانەیەکی ناوتەبیعی کە پیانەگوتری خانەی شێرپەنجەیی کە هەندێک قابلیاتی نوێیان لۆ دروستەبی کە خانەکانی دینیتیان لۆ نمونە گەشەکردنەکی گەشە و دابەشبوونەکی بێحەد هەتاوای لێ دێ زۆربەی جار گرێشی دروستەکە ئیدێگەر کۆنتترۆل نەکرێ و گرێ لە جێ خۆی ئەڕۆستە جێەکانی دیونی هاتەن نەخۆشەکەی کوژیەگەر چارەسەر نەکرێت باشە شێرپەنجە چۆن دروست دەبێت بۆچی دروست دەبێت لە کەسێکدا لە مرۆڤێکدا طبعاً تعریفی شێرپەنجە بریتە لە نەخۆشی جینەکان وەکو ئەزانن جسمی ئینسانی لە چ دروست بووە لە شانەکان لە چ دروست بوونە لە خانەیەکەی پێکاتەی ئەساسیە لە ئینسانی لە جسمی ئینسانی لە ناو خانەی جینات هەیە DNA ئەو جیناتانە لە چەند نیوکلیۆتایدێکی پێکدەن لە دوو یەک ڕێزە بن وەکو تەسبیح ئەوانە سۆفتوێری ئینسانینە ئەگەر خەلەلێک لەوانە ڕووبدە پێگوترێ بازدان یان میوتیشن بە ئینگلیزی ئەو میوتیشنانەیە ئەگەر لە خەلیەکی چەندەها میوتیشن خڕبنەوە وای لەیەکە ئەو خانەیە قابلیاتی نوێی لێ دروست ببن و ببتە خانەی شێرپەنجەی ئیدێکە خانەك دروست بوو لەوانەیە جیهازی مەناعە بەسەری زاڵ بی و بیکوژی بەس ئەگەر دنیا توانی خۆی دەرباز کە لە جیهازی مەناعە ئیدی ئەو خانە دابەشە بێتە دوو دوای بتە 4 بتە 8 بتە 16 ئیلا ئاخریە تا گرەیەک دروست دەبی دوو زیاد دەبی خانەکە بەرێک شێوازی هەر یەکەوە بتە دوو یەکە بتە دوو دوای هەر یەکەوە بتە دوو بتە 4 هەر یەک لەوانە بتە دوو بتە 8 ئیلا ئاخری باشە دکتور ئەو خانە شێرپەنجانە چون دروست دەبن یعنی هۆکاری دروستبوونیان چییە یعنی بۆی بزانین محاولش بکەین یان دوورکەوینەوە بازدانە جینیەکە ئەوە ناوە باس دەکەی مەبەستمان هۆکار دەرەوە بەرێ لە دەرەوە چ شتێک وا دەکات ئەمە دروست بێت ئەو ناڕێکیە ئەو بازدانە جینیەکان مەسەلە بابەتانە دروست بن دوو سەبەبی ئەساسی هەیە یەکەم ئەسبابی بۆ ماوەیی باشە دوو ئەسبابی BE هۆکارە ژینگەیەکان عادەتەن ئەو دوانە کە چوونە پارێک ئەو نەتیجەی لێ دروست دەبی باشە گەر هۆکارە بۆ ماوەیەکە لێگەڕین ڕەنگە خانەوادە هەبێت لە چەند جیل پشتەوە کەسێکی وایان نەبێت کە تووشی شێرپەنجە بووبێت بەڵام کەسێک لە ناویاندا تووشی شێرپەنجە دەبێت کەواتە بەشەکەی دیکە وەرەبگرین یاخود هۆکارەکەی دیکە وەرەبگرین ژینگەیەکە ئەو هۆکارانە لە نێو ئەوەدا چی هەیە کە باست کرد هۆکارە ژینگەیەکان دەبنە هۆکارێک بۆ ئەو کەسە تووشی شێرپەنجە بێت چ شتێک وا دەکات ئەم کەسە ئەم مرۆڤە تووشی شێرپەنجە بێت طبعاً دیراسە کرایە کە ملاحەزە کرایە 35 تا 50 لە سەتی شێرپەنجەکان ئەکرێ منعیان کەین لە طریقەی خۆپاراستن لە ئەسباب بیئیەکان هۆکارە ژینگەیەکان گرنگترینیان بەڕاستی جغارەیە یعنی ملاحەزە کرای ئەگەر 10 کەس بە شێرپەنجە بمرن 3 کەسیان بە سەبەبی جغارە بووە ئەوە یەک دوو کحول ئەو ملاحەزە کرایە کحول على الأقل 7 نوع سەرەتانی دروست دەکات سببشی دی BE حرەکە نەکردن وەرزش نەکردن ئەوەش وایە کە ئینسان معڕەستر بی لۆ شێرپەنجە سببشی دی قەرەوی بەتەنێ بەخۆی فاکتەرێکی مستەقلە کە على الأقل 11 نوع سەرەتانی دروست دەکات بەس قەڵەوی بەس قەرەوی
باشە ئەم شێوازی خۆراکەکان بە تایبەتی ئێستا ینی مە دوێنێ کەسێکی پسپۆر هەبوو سەبارەت بە کوالیتی خۆراکەکان کە هەن ئەو خۆراکانی کە مەواد حافیزەیان تێدا یاخود کوالیتی خۆراک و ئەو بابەتانە ئەمانە تا چەند کاریگەریان هەیە لەسەر ئەو کەسەی کە شێرپەنجە لە جەستەی مرۆڤێکدا دروست بێت. طبعا خۆراک ئەویش بەخۆی فاکتەرێکی مستەقل لە ملاحەزە کرا ئەوانەی خواردنیان زیاتر دەورەمەندە بە سەوزە و میوە ڕۆنی ماسی بەخۆی و زەیت زەیتون ئەوانە کەمتر تووشی شێرپەنجە ئەبن. بەس خواردنەکانی دی خواردنە ناتەندروستەکان مثلا منزمنی ئەوانەیە تو باست کرد ئەوانە ئەکید فاکتەرێکی مستەقلن لۆ دروستبوونی شێرپەنجە. ئەوەی بە قوت و کراوانەی کە باست کرە و خواردنانە مشکلەکەی ئەوەیە لەوانێت چەندەها مادەی تێدایە کە ئەسڵەن نازانین چنە و چیان تێدایە بەڕاستی. ینی ئەو خۆراکە لە قوت و کراوەکان زۆر مادەی تێدایە کە گوترێ ئەنتستد ینی فەحس نەکراینەوە نازانین چنە لەوانێت زۆریان کارسینۆجین بن. کارسینۆجین مستەڵەحەکە ینی مادە کە قابلیەتی وەی هەبی لە ژۆری لە جسمی هان بدە و شێرپەنجە دروست بی. دکتۆر زۆر هۆکاری سادە هەن خەڵک جاری وهەیە بازەکەەوە دەبتە بابەتی مشتوم ڕەوانە مەسەران دەڵێن ئاو لە ناو دەبەی پلاستیکی بی لەبەر هەتاوی بی وا دەکە کە تووشی سەرەتان بی ئەمە ڕاستەیان نات چ ماوەیە؟ وڵی ئەکید یانی ئەو پلاستیکانە کە ئاوەکە تەفاعلی دەگەرەکە احتیمال هەندێک مادەی کارسینۆجین تێدابی پلاستیکەکە ئیدی خاستە نەگەر هەتاوی لێبدایان فترێکی زۆر لە بە گەرمایەکی بی احتیمال لە تەفاعلی وا ڕوو دەکات چەندەها کارسینۆجین دروستبی و زەرر بە ئینسانەکەی بینی. زۆر باشە دکتۆر دەرفەت دەدەم لە ماوەی خولەچێکدا باسی ئەو خۆراک و ئەو هۆکارانە بکەیت ینی لەوەی لە زیاتەوەی ئێمە بیکەینە پرسیار و هەمووی لە سەرەکەوە خۆت لە ماوەی دقەیەکدا باسی ئەو خۆراک و ئەو شێوازە ژیان و ئەمانە هەمووی بکەیت کە مەترسیدارن هەموو ئەو شتانەی کە هەیە دەگوترێت دەبێتە فاکتەرێک بۆی دروست ینی شێرپەنجە دروست بێت پاشان دێنە سەر شێوازی بەرەنگاربوونەوە بەرامبەر بە شێرپەنجە فەرموو ینی جگەلەوەی کە ژوان باسی کرد ئەگەر ئاو لە نێو بوتڵی پلاستیک و بابەتان لەبەر هەتاو هەڵبگیرێت یاخود شێوازی هەڵگرتنی بەغەڵەتی بە هەڵەی خواردن هەموو ئەمانە و کۆمەڵێک شتی دیکەش کە بەڕێستان باسی دەکەن ئێستا هۆکارن بۆ شێرپەنجە چین. وڵی بە مەختصەری هەندێک مادە لە خواردنی هەنە پیانە گوتری ئەنتی ئۆکسیدنس کە لە سەوزەومی و شتانە هەیە ئەوانە زۆر مهمن کە ئینسانی بپارێزی لە شێرپەنجە. ئەوانە زیاتر لە شتە فرێشەکان هەیە بەسەو شتانێک کە کەونە بن و ماوە بەسەر چوونە و یان بە قوت و کراون و ئەو مادانیان کەمتر تێدانەوە ئینسانی مەعڕەسترەکەن توی شێرپەنجەبی. ئەوە بە نسبەت خواردن هەر ئەوەندەی حقیقەتەن. طبعا کە باسی خۆپاراستنی شەکرێ لە شێرپەنجە عادەتەن هۆکارەکان لەو ڕوانگەوە تەماشاکرێن کە ئایا ئەکرێ خۆی لێ پارێزییان نا. مەسەلەن هەندێک هۆکار هەیە ئینسان مستحیلە بتوانێت خۆی لێ پارێزی. مەسەلەن عومەر تەمەن ئینسان هەتا تەمەنی زیاتر بڕوە معڕەسترە بی تووشی شێرپەنجەبی کاوە شتەکە تو ناتوانێت خۆی لێ پارێزی. جینات ئەگەرە تو هەندێک جینی ناتەبیعی لەداک و بابەت لۆت بەجێمابی شتەکە تو ناتوانانی هیچ پێی بەرامبەری. ئەو شتانە هەندێک شت هەیە کە تو ناتوانانی خۆی لێ پارێزی بەڕاستی زیاتر ئەو شتانە ئەمە مهمترە باس بکەین کە ئەکرێ خۆی لێ پارێزی. شتەشی دیکە ناتوانانی خۆی لێ پارێزی ئەو ڕەگەز کە مثلەن ئافرەت کە بە ئافرەت خەلق بووە احتیمالی توشبوونی بە شێرپەنجەی مەمەک یەکجار زیاترە مقارنەتەن بە پیاوە کەەوە شتەکە خۆی لێ ناپارێزرێ. بەس ئەوانەی کە خۆی لێ ئەپارێزرێ وەکو باسم کرد بەس هەر ئیعادەی بکەینەوە زغارە ئەساسی ترینیانە دوایش کحول خواردنەوە مادە کحولیەکان دوایی قەرەوی ستانداردی جیهانیە قەرەوی کە ئینسان تەحەدەکی باش لەوانەیە لە ژێر سەیتەڕێ خۆیتت قەرەوی بەست دروستە بێت و ئەو تاقەیە کە ئەستە جسمت زیاتر بی لەو تاقەیە کە سەرفیەکەی زاتۆگەر وەرزشی بکەی و خواردنیشت ڕێک بێخی احتمالی توشبوونت کەمتر. دکتۆر لە سەرەتا باست کرد کە زیاتر لە 200 جووری شێرپەنجە هەن لە کوردستان چەند جۆرمان هەیە و زیاترینیان جیهانە ئێستا لە هەرێمی کوردستان؟ هەموو شێرپەنجەکانەکرێت لە هەر جێکی دنیا ڕووبدا بەس ئەوانەی کە زۆر باون لە ئافرەتان شێرپەنجەی مەمەک باوترینیانە لە پیاوان شێرپەنجەی پرۆستات و لە هەردوو جنسەکە شێرپەنجەی سیەکان و شێرپەنجەی کۆڵۆن ئەوانە زۆر زۆر باون. باشە باسیەوە کرد کە وردە بە تایبەتی لەم ساڵانەی دواییدا شێرپەنجە تەشەنەی کردووە زیاد بووە. لە هەرێمی کوردستاندا ئامارەکە چۆنە لێرە ینی لێرەش بەم شێوەیە زیادی کردووە بە فراوانی؟
والله ئەو ئامارانە زیاتر لە دائرە الصحة ووزارة التەندروستی هەیە ئەگەر دقیقیش نەبێ بەڵام زیادی کردووە بەس ئەوەی کە ملاحەزەیەکەین تەسەوڕەکەم نێزیک بی لە ئامارەکانی دنیا مەسەن لە شێرپەنجەی مەمەک لە هەموو دنیا زۆرە مەسەن لە هەر 8 ئافرەتان یەکێک تووشێبی پێم وایە لە کوردستانە شەڕعی نیشتبی باشە چارەسەر هەیە پێشتر ینی بۆ ئەوەی تووشی شێرپەنجە نەبی ینی شتێک هەیە بەناوی ئەوەی ڕێگری لە شێرپەنجە بکرێت بەردەسەر هەڵدانی بەڵام وەکو گوتم ملاحەزە کرا نێزیکەی 30 هەتا 50% شێرپەنجەکان ئەکرێ خۆی لە پارێزی بەو تەڕێکانی کە بەحسم کرد مەسەڵەن جغارە واز لە هینان کحول واز لە هینان لێ نەگەڕی قەرەو بیانەگەر قەرەوی وەزنت دابەزینی خواردنەکان حواڵە بکەی تەندروست بی هەر مزابط بەو تەڕێکانە نێزیکەی 50% شێرپەنجە ئەکرێ مەنع بکرێ بەس یەک شت زۆر مهمە وەکو گوتن هەندێک شتێت و ناتانی خۆی لە پارێزی عمر جینات ئەگەر شێرپەنجە ڕوویدا چ بکرێ باشە مهمترین شت ئەوەیە تم حواڵە بکەی زوو دەستنیشانی بکەی یانە تو تازە لە دەستت دەرسۆ شێرپەنجەکە ڕوویدایە بەس چ بکەیت و ئەوەی موسیبەتی دروست نەکە دوای ڕێژەی مردن کەمتر بکەیەوە وا باشترە شتێکێ پێگوترێ پشکنینی پێشوەختە سکرینینگ لە هەندێک نەوە سەرەتانان نەکرێ بەس باریسترینیان شێرپەنجەی مەمکە کە فەحسەکە پێگوترێ مامۆگرام ئەشیعی مەمەک ئەهەمیەتەکەی ئەوەیە پێش ئەوەی ئەو ئافرەتە هیچ نیشانە تێدا بە دیارکەوی ئەتۆ ئەشیعی لۆ ئەەکەی ئەبینی لۆ نمونە گرەیەکی 3 میلیمەتری 4 میلیمەتری 5 میلیمەتری لە مامچی هەیە کە مستحیلە بە دەستی پێ بکرێ ئەتو بە و ئەشیعی کەشفێکەی کە ئەتو لەو مەرحەلە بیدایی کەشفت کرد هەم علاجەکەی زۆر ئاسانەوە بە ئاسانی توانی چارەسەری بنبڕی لۆ بکەی و هەم احتیمالی گەڕانەوەی نەخۆشیەکە زۆر کەمە بتەوە کەواتە پشکنینی پێشوەختە لۆ ئەوەی زوو دەستنیشانی هەموو شێرپەنجەیەک ئەگەر بێت و سەرەتا پێ ڕابگەیت دەتوانی بنبڕی بکەیت بەێ تقریبا ئەو قسە ڕاستە لەسەر هەموو شێرپەنجەکان هەتا زووتر دەستنیشانی بکەیت چارەسەر چی بکەین بۆ نمونە مەسەلەن ئێستا هەر با لەسەر خۆمانیانی نمونە بێنینەوە ئەمە پێما وایە کە عیبمان نیەوە مدەیەکی زۆرە فەحسم نەکردووە مەسەلەن بۆ منێک پێویستە ئەمن چی بکەم وەکو گەنجێک کە هیچ ئاڕازەکت نییە و هیچ مشکلەکت نییە پێم وانە هیچ شتێک زەروری بێ حقیقەتەن بەڵام خەڵکی گەنجە و لە منیش تەمەنی بچووکتر بەداخەوە بەس مشکلەکە ئەوە ینی پشکنینی پێشوەختە لە هەموو شێرپەنجەکان وجودی نییە مالەسەر بەس مەسەلەن ئافرەت لە چلساریەوە ئەگەر دەست پێ بکە مامۆگرام بکە ئەشیعی مەمەکەەوە زۆر معقولە ئەگەر مەسەلەن لە عائیلەی شێرپەنجەی کۆڵۆن هەیە ئەوانە پشکنین بکەن ئەوە معقولە ئەگەر حەزەکەن باسەکەم بەنسبەت پشکنینی پێشوەختە لە شێرپەنجەی کۆڵۆن ئەوەش دەڵێ فەرموو باسکە پشکنینی پێشوەختە لە شێرپەنجەی کۆڵۆن ئاحتیما دەکات سەرەوەی ئایا کەسێکی نێزیکت توش شێرپەنجەی کۆڵۆن بۆیان نا ئەگەر کەس توش نەبووە لە وڵاتە وەکو بەریتانیا لە 6 ساری دەست پێەکەن پشکنینی پێشوەختیان لۆکەن ئەویش لە طریقەی چێ لە طریقەی فەحسێکی پیسایی پێگوترێت فیکل ئیمینۆکێمیکەڵ تێست FIT فەحسێکی زۆر ئاسانە ئیدی بەشەش پیسایەکەی فەحسەکرێ بزانین خینی تێدایانە ئەگەر تێیدا نەبوو ئەوە هیچ دوو ساریدی فەحسەکەی عاداکاتەوە بەس ئەگەر ملاحەزەیان کرد خینی تێدا ئەو کاتە ئەینێرن ناوزۆری کۆڵۆنی لۆکەن کە پێوترە کۆلۆنۆسکۆپی ئەوە بەنسبەت ئەو کەسانێک کە کەسیان توش نەبووە بەس ئەگەر نەفەرێک یەکەکی نێزیکی تووشی شێرپەنجەی کۆڵۆن بۆ بیمسن باب و داک و خوشک و برا ئەوە دەبی لە چلساری دەست پێ بکە نازۆری کۆڵۆن بکە لە چلساری زۆر خەڵکانێکان ینی تەمەنیان گچکەترە ینی تووشی شێرپەنجە دەبن بینیومانە هاوڕێیانی خۆمانەیە کەسی خۆمانە بۆ ینی تەمەنیان بچووک بووە ئەمانی ژیانی بۆ ئەوەی پێشگری لەوە بکەن ناتوانن بچن فەحسی خۆیان بکەن ڕەنگە حاڵەتەکە دەگمەن بێت بەڵام ترسەکە هەیە ڕاستی زەمەسن بەنسبەت کۆڵۆنی هەمووزار لە چلسارینە یان چلساریان 10 سار پێش توشبوونی کەسە نێزیکەکە مەسەن لۆ نمونە ئەگەر یەکێک برای لە 35 ساری توش شێرپەنجەی کۆڵۆن بووە 10 سار زووتر ئەکا 25 سار کەواتە برایەکان و خوشک و براکانی مەفروزە لە 25 ساریەوە دەست پێ بکەن کۆلۆنۆسکۆپی بکەن ئەو بەنسبەت کۆڵۆن شێرپەنجەی مەسەلەن شێرپەنجەی پرۆستات ئەویش پشکنینی پێشوەختەی هەیە فەحسێکی بەسیتی خینیە پێگوترێت PSA بەس ئەو وەکو مەمۆگرام و وەکو کۆلۆنۆسکۆپی نییە بەس سابەتی لۆ هەموو کەس بکرێ بەڕاستی بەس ئەویش ئەگەر یەکێک کەسەکی نێزیکی برای یان بابی تووشی شێرپەنجەی پرۆستات بووبی ئەویش دەتوانێت لە چلساری بەرەوسەری دەست پێ بکە PSA بکە هەرگرتنی خواردن لە فرێزەر یان لە هەر شوێنێک دوای ئەوە بەکاربیێنی دیسان بخۆیەوە لە ماڵێ کە بەخۆشت دروست کردووە ڕۆنی ماڵەیە زەیتە لە بازاری کڕایە ئەوانش دەبنە هۆکار کە خەڵک تووشی شێرپەنجە بی
لەوانەیە حقیقەتەن ئەم سپۆری خۆراک نیمە تا تەفاسی لێ شتانە بزانم بەستیا خواردن وەکو گوتمە تا فرێژبی باشترە کە کەونەبی چەندەها تەفاعل ڕۆدە لە ناو خۆراکەکەی کە لەوانەیە چەندەها کارسینۆژینی لێ بەرهەم ئەگەر لە فرێزەریش بی لە فرێزەریش بی مەسەلەن خواردن حتا لە ناو فرێزەریش بی فترەی محدود هەیە کە ممکنە بەکاربێ پاش هەنجی باشنێ بەکاربێ. بەڵێ دکتۆر بابەتێکی دیکە بۆ نمونە کەسێک لە خانەوادەیەکدا تووشی شێرپەنجە بووە چۆن هەڵسوکەوت لەگەڵ ئەم نەخۆشە بکرێت ئەم کەسە بکرێت کە تووشی شێرپەنجە بووە تا چەند ئەگەر ناوی لێ بنێن ناز هەڵگرتن یاخود ئاگا لێبوون یاخود با بڵێن دروستکردنی مەناعەیەکی معنەوی بۆ ئەو کەسە بەهێز بێت ئەم شتانە تا چەند گرنگە چ شتێک گرنگە بۆ نەخۆشیێک کە تووشی شێرپەنجە بووە؟ وڵا ئەو نەخۆشانێک کە تووشی شێرپەنجە ئەبن زۆر مهمە هەست بکەن کە تیمەکی سەحی باش هەیە کە ڕعایەتی بکەن باشە و هەست بکەن لە مارێش کەسێک هەیە نازی هەربگری و ئاگای لێبی ڕاستی یەکزار مهمە یعنی نارم ئەگەر ئەو شتانە نەبن نەخۆشەکە مەسەڵەن ئەگەر نازی هەر نەگیرێکەواتە نەخۆشیەکە ئەی کوژی شەرت نییە بەستیا بەڕاستی زۆر پێویستیان پێ هەیە کە ڕعایەتەکی باشیان بکرێت لە مارێ و هەم تیمە سەحیەکەش ئەی بەخۆی چ پێویستە بکە خوانەکە یەکێک تۆ شێرپەنجەی بی ستایلی ژیانی خۆی چ لێ بکە پێ بکەنی بگەڕێ یان ئیتر دەبی ستایلە چی ژیانی تایبەتی هەبی ئەوە دەرمانە دەبی وەربگیرێ دوای ئەوە دەبی لە ماڵێ بی ئیستراحەت بکە خەو و نووسن و ئەو هێزە دەرونیە لە ناخیدا چۆن پەرە پێ بدات ئەمە تا چەند گرنگە بۆ کەسە وڵی ئینسان کە توی شێرپەنجابی و ڕوبەڕووی واقع چێبتەوە دەبی ڕوبەڕووی بکتەوە قبولی بکات و پاشانیش تیمەج سەحی خەبیر کە چی پێێرێن وا بکە و فحوساتەکان بکە و علاجەکان وەربگری و ئیدی حیاتی طبیعی خۆی باتە سەرێ ینی شەرت نیە گەرێکێک توی شێرپەنجەی پێویست بۆی بکە عەزل بکرێ یان پێویست بۆی بکە ئاکتیڤیتەکانی خۆی ڕابگری لە حیات فعالیەتەکان باشترین شێوە چیە ژیانی خۆی مەسەلەن ئەگەر باشترین ڕوبەڕووی شێرپەنجە مەسەلەن وەرزشکردن وەرزشی بکە حرەکەی هەبیلەوەی هەم تحملی کیمیاویەکەی بکە مەسەڵەن ئەگەر کیمیایی بدرێتێت یان هەر عیلاجێکی دی خواردنی باشتر بی ئەگەر پێشتر زغارێکی شایواز لێبینی زغارە و کحول و شتان و لایفستایلانی کە باسن کردوانە بگۆڕی و دوایش بە ورەکی بەرزەوە ڕوبەڕووی بکتەوە و زۆربەی جاری شێرپەنجە چاکە بتۆ بەڕاستی ینی هەر کەسێک توی زۆریانەوەی یان ئەوان کە چاک نابن و جانە دەست ئەوە بەڕاستی پرسیارە مهمە احتیمالەکات سەرەوەی کە لە چ مەرحەلە تەشخیص کرایە مەسەلەن نەخۆشێک شێرپەنجەی مەمەک دێ مەسەلەن کە دێ بیدایەت مەرحەلە چارە لە بیدایەتەوە ئیدیۆ بەڕاستی هەدەف لە عیلاجەکەی کۆنتڕۆلکردنە نەک بنبڕکردن قەت بووە کە دەرەجە 4 بێت عیلاج بوو بێت بەتەواوی بنبڕبی بەتەواوی بنبڕ بوو لەوانێ بەس لە حالاتی نادر کەنجی مەسەلەن کەمیەتی ئینتشارەکەی زۆر کەم بی مەسەن لۆ نمونە یەک گرێ لە جەرجی هەبی یەک گرێ لە سیەکان هەبی ئەگەرە تو دەریبینی احتیمالە جارێکی دی نەگەڕێتەوە بەس زۆر جار بەڕاستی کە شێرپەنجە بۆ مەرحەلە 4 بە نەخۆشەکی مزمن تەماشاکرێ بۆ معنای کە هەتا مردنێ لە گەریەمینێتەوە مالەسە چارەسەری کیمیایی دکتۆر بە هەندێک باسکەین چکە زۆر ئەوانەی کە توش دەبن لە مەرحەلە ئاخرەکانی تر دەبی چارەسەری کیمیایی وەرگرن چارەسەربوون دوای کیمیاوی ژیانی وەکو کەسێک دەگەڕێتەوە ژیانی ئاسایی خۆی بگەڕێتەوە ژیانی خۆی ئاساییان مزاعفاتی هەیە ئیتر تووشی نەخۆشی دیکەی دەکات زۆربەی جارەگەڕێت و حالەتی طبیعی مەسەلەن بیدایەتەکەی پرچی دەگەرەوەرێ لەگەر کیمیایی زۆر جار ئەوەن هەندێک کیمیاوی هەیە پرچی ناوەرینی بە زۆربەی جارەوەرینی دوای پرچەکە دێتەوە مەسەلەن پاشۆی کیمیاویەکە تەواو بوو مانجی سانتیمەترێک مەسەن بە 6 مانجی ئەوەن دەدێتەوە دوای بەرەبەر وەک خۆی لێ دێتەوە شتەکانی دیش زۆربەی جار وەک خۆی لێ دێتەوە هەندێک زار هەیە بینی کیمیاویەکە تەئسیر لە ئەوەکە کە مەسەلەن هێلکەدانەکان سیدی ئیش نەکەن نەتوانی منداری بیان پیا و نەتوانی سیدی منداری بی بەس ئەوانش نادرن زۆربەی جار پاش کیمیاوی شتەکان طبیعیە بتەوە باشە دکتۆر بۆچی تا ئێستا بیر لەوە نەکراوەتەوە یاخود نییە ینی چارەسەرێکی تەواو بۆ شێرپەنجە بدۆزرێتەوە هیچ هەوڵ و محاولەیەکی وا هەیە هەرچەندە ئەمڕۆکە هەل لە هەواڵێک داوەیە کە دکتۆرێکی کورد لە بەلجیکایە لە هەنگاریا ببوورە دەڵێ ناوی دکتۆر هەژمەت عەبدولخالق وابزان ئەگەر دکتۆری ژاگای لێ بوو چارەسەری پەنجەشیری عونق ڕەحم بوو بەخۆی دکتۆرەکە کوردە دکتۆر هەژمەت عەبدولخالق ئیتر ئەو چارەسەریەی تومار کراوە و باوەڕ پێکراویشە بەڵام بەگشتی بەعام بوو چارەسەرێک نییە بۆ هەر جۆرە شێرپەنجەیەک ئەمە بوو یعنی علم ئەوەندە پێش نەکەوتووە لەلایەن طبی و پزیشکیەوە طبعا توێژینەوە بەردەوام ئەکرێن باشە ینی لەوانە ڕۆژانە چەندەها دکتۆرا وەرەگیری لەسەر علمی شێرپەنجە پێم وایە ئەوەی هەیە
آخر ما توصل إليه العلم يعني هر أو إنسان جيشتي براستي بس تصور أكريش تدي دروز بكري مثلا لون منا لخلالي أو دباز دساري رابردي اشتك دروز بو بيقولي immunotherapy يعني صار سري شير بنزا بكارهنان جهاز مناعي إنساني درماني خاصة كأيدية تفعيل جهاز مناعك وأكيد جهاز مناعي خوت لقر شير بنزا كي شريبك طبعا هو لهندك شير بنزا والله لحالة السرطانية كان بو حالة السرطانية لا والله عادة لحالة متطورة كان بكارده ملاحظة كرا زور لهندك نوع سرطان زور لكيميائي فعال ترى وزوريش بمشكلة ترى زور بيزار يعني أو تطور ويدا باشم علاج جاري وهنا بته كارك بوي كان خوشكا يعني بسرطانه كان بلام بكاريغري درمانه كان جان لدس بدات كاريغري لسر زرجي بكار لسر كليه كاني بكار نادره مثلا نخوش مديتي مثلا بكيميائي مردي بس زور نادره براستي زور بيزار علاج كان نخوش كان باسان تحمليه چون كمثلا لون لا كيميائي كاتو بدايه كيميائيه دي عاده زرعيه كم حسب وزن وطول وحسب ستاندرد عالمي كان بس باشن جگر ما هستنكر نخوشك تحملنا كان بي طاقته بكم يكينو توزك بنوعشي كبالانس شي ريكوبيك رابغرين لبين كميتي كيميائيه ولا بين صحتي نخوشك دكتور اما باسی بروستاتی بکەین ئەگەر جگە لە تەمەن مثلا کەسێک نیشانەکانی چوون پێش ئەوەی فەحس بکە پشکنیم بکە کە توش بۆ خوانەکە پێشوەختە هەندێک نیشانەی بەسەری بە دیار دەکەوی لە جسمی لە ژیانی لە بەعام لە ژیانی خۆی ڕۆیشتنی لە هەناسەی بەرە لە شێرپەنجەی پرۆستات بدایەت لەوانە هیچ نیشانێک دروست نەبی بەس کە درستی شەبی نیشانەکان عادەتەن زۆر بە نیشانەی حالەتەکی دێچن کە ئەستوربوونی پرۆستاتە و عادەتەن لە هەموو پیاوان ڕۆدا یان لە سەروی 56 ساری هەموو پیاوەک پرۆستاتی ئەستورە بی و ئەو ئەستوربوونە هەندێک ئاعرازی دروست دەکات مثلا زوو میسکردن شێرپەنجەی پرۆستاتش عادەتەن عینەن ئاعراز دروست دەکات لێ ئەگەر عادەتەن ئەوانەی کە بەو ئاعرازانە ئەسنەکەن دکتۆری دەبی فحسێکی PSA شیان لەو بکرێ فحسی PSA ئەوەی گوتن فحسێکی پرۆستاتی لە خین یەکرێ ئەو فحسە بکرێ ئەگەر زانین ئەوە بەرزە ئەو کاتی دەبی ئەشعوشت بگیرێ لۆن منەڕەنین مغناطیسی حوزی لۆی پرۆستات کەی جوان تەماشە بکەین زانین هیچ زێچ تێدایە کە بە شێرپەنجە بچی وەگەر هەست کرا بە شێرپەنجە ئەچی دەبی زەڕع وەربگیرێ پارسەکی لێ وەربگیرێ و تەکید بیمزانینەوە شێرپەنجەیە یاندا طبعاً کە هێشتا هەر لە جێی خۆیتی بەس جاری وا هەیە نەخۆش ئەستەکن دکتۆری رێ پشتم لێشی تەماشاکە نەشیعی لەوەگرن پڕی شێرپەنجە پڕی گرەی شێرپەنجەیە فەقەراتی دوای تەماشاکە نەبین لە پرۆستاتی سەرچاوی گرتیە شێرپەنجەی پرۆستاتی و دوای انتشاری کردیە لەوانەشە وەکو گوتم ئاعرازی یەکەم جار کە دروستەبی ئەو شتەبی کە مثلا ژانە هێسک ئەی پەنجە شێرپەنجەکانی دیکە مثلا ئی خوێنە ئێسکە مێشکە سەرە هەر شوێنێک بی نیشانەکان لەسەر جەستەی کەسەکە بە دیارەکەوی بە ماندی بوون بە لاواز بوون نەخواردن مثلا لەوان ئەخۆی عادەتەن مثلا شەهیە نەمان لۆ نمونە نیشانەی شێرپەنجەی متتەوڕ ینی تەتەوڕی کردبی عادەتەن مثلا شێرپەنجە لە بیدایەت عادەتەن ئەوەی دروست ناکە بەس ئەبینی شێرپەنجەی کۆڵۆن وەکو باسم کرد جاری وا هەیە خینی لێ ئەڕوا بەرەبەرە فترەی زۆر خینی لێ ئەڕوا وای لێ دێ نەخۆشەکە خینی کەمەبی ئەوە بێتاقەتی دروستەکە حتا ئەگەر نەخۆشەکە تەواو متتەوڕیش نەبی انتشاری نەکردبی بەس لەبەر کەم خینیەکەی بێتاقەتی دروستەبی باشە دکتۆر تۆ ئێمە و خەڵکیش و بینەرانیش ینی باڵ و تەمەنەش دابین چ ئامۆژگاریەکمان دەکەی بۆ ئەوەی ینی ئەوە باسی خواردن و لایفستایل و شێوازی ژیان و هەموو بابەتانە ئەوە لێگەڕێن بەڵام بۆ فەحسکردن پشکنین کردن ینی ئامۆژگاری بەڕێستان وەکو دکتۆرێک بۆ ئێمە بۆ خەڵکان بۆ ئەوەی کە لێرە دانیشەوە بە بینەرانیش چی بکەن چەند مانگ جارێک فەحسێک بکەن بۆی ئەگەر خوا نەخواستەر حاڵەتێکیەوە هەبوو بە ئاسانی بە زووی ڕێگری لێ بکرێت و بنبڕ بکرێت والله ئێستان بەخۆم هیچ فەحسەکەم نەکردی لەو شێرپەنجەی چونکە الحەمدولillah هیچ ئاڕازەکەم نییە گەنجێکی وەکو توش نەسیحەت ناکەم هیچ فەحسێکی پێ حقیقەتەن وەکو گوتم یانی سکرینینگ یان پشکنینە پێشوەختەکان هەر ئەوانەیە کە باسم کرد یعنی گەنجێک مەسەن عمری 25-30 سارە نە کەسی توش شێرپەنجە بووە نە بەخۆی هیچ مشکلێکی هەیە بۆ نمونە کەسێک هەبێت ینی ئەمن بەڕەحمەت بێت دایکی من ینی هێشتا نەبووتە ساڵێک
ئەوە نەخۆشی جەنابیشت بوو خوا ئەفریقا لەگەڵ مردوو هەمووانی دیکە دایکم بە شێرپەنجە کۆچی دوایی کرد وە زۆر کەسی دیکەشەیە شێر هەبووە لە خانەوادەکەیان ینی شێرپەنجەیان هەیە ئەوەی کە لە خانەوادێکن کەسێکیان کە شێرپەنجەی هەبوو ئەوان چی بکەن چۆن خۆیان بپارێزنەوە مەسەن ئێستا لە ئەگەر ئافرەتێک بەش شێرپەنجە بووە پێویستە خوشکەکانی یان چیژەکانی ئەوانەی کە تەمەنیان لە 40 ساری زیاترە مەمۆگرامی بکەن هەمویان و لە هەندێک حالەتان ئەکرێ فەحسێک هەیە فەحسی جینات پێگوترێ براکاون و براکات و دوو جینن ئەکرێ ئەو فەحسە بکرێ لەو عائلەی بزانین خەلەلیان هەیە لەو جینەیانە ئەگەر خەلەل هەبی ئەکرێ لە تەمەنێکی زووتر ئەو پشکنینە بکرێ ئەوانەی لە 40 ساری کەمترن ئافرەت ئەگەر بنەوە پشکنینیان لە بکەین مناسبترە بە ڕەنین مغناطیسی بیکەن نەک بە مامۆگرام چونکە مامۆگرام زۆر حساس نییە لەوانەی کە تەمەنیان گچکەیە بەس مەسەڵەن گەر مەسەن ئەو ئافرەتە کوڕەچی هەبی عمری 25 سارە و کوڕە هیچ پێویست ناکە هیچ بکە بەڕاستی ئللا ئەگەر وەکو گوتم فەحسی براکاون و براکاتووی ناتەبیعی دەرچی ئەو کاتی فکر لەوەیە کرێتەوە لەوانەیە کوڕەکانیش توش شێرپەنجەی مەمک بنیانەوە تا تووشی شێرپەنجەکانی پەنکریاس و جیهازی هەزمی چکە براکاون میوتیشن ئەوانەش احتیمالە دروست دکتور سەردەمێ نوکەم تێدۆژین هەمی تستێک بێت تەکنۆلۆژیا موبایل 24 ساعتا دەستێ مەدانە و ئەم کار پێتکین و بەرچاوێتمەنە هەر تشتێکی مە ئەلکترۆنیە ئەوانەش کاریگەریان لەسەر کەسەکان هەیە مەسەڵەن تووشی شێرپەنجەی ئەندامێکی لەش بنیان لە شێرپەنجەکان دوورین بەکارهێنانی سوۆشال میدیا ئەلکترۆنی موبایلی زیرەکان دەخەوین موبایل نزیکمانە لەوانەیە حقیقەتەن بەستە توێژینەوەی زۆر وازەح ئاگادار نیمە هەبی کە برێ زۆر بەکارهینانی مۆبایل ئەبتە هۆی دروستبوونی شێرپەنجەی مێشکلۆنمونە ئاگادار نیمە توێژینەوەی وها هەبی حقیقەتەن ئەگەر نووسبین خەوتبین موبایل یان ئامێری ئەلکترۆنیەکان لە بەستی وایفای و ئەو زەبزەبات و ئەو شتانەیە ئەمانە تا چەند لەوانەیە نارێن بەستە توێژینەوەی زۆر وازە حزودی نییە کە بۆ بیتە دروستبوونی ئرشادات کە چ بکرێ و چ نەکرێ مەسەڵەن هیچ ئرشادێک نییە لە دنیا برێ ئەگەرە تو نووستی و مۆبایل لە بنسەری بوو کەواتە تو معڕەزی تو شێرپەنجەی مێشک بی پێمانە هیچ ئرشادێکەوە هەبی لە دنیا هەر گرێدۆیوی سەردەمی فاست فود خواردنێ پلاس ئەوە توزانم هەر جۆرە خواردنێکە ئیتر ژیانمان وای لێ هاتووە ئەگەر هەفتە 2 جار نەبی 3 جار هەر خواردنی ئەو فاست فودانە دەخۆین ئەوە هەتا چڕە کاریگەری لەسەر ئەوە شتەی باش نییە چونکە ئەو فاست فودانە ئینسانی قەرەوترەکەن بەڵام ئینسانی قەرەوەکەن بەڕاستی قەرەوەکەش ئافرین ینی بە غێر مباشر تووشی مشکلێک دەکەنەوە خواردنانە بەڕاستی دووەم خۆ قەرەبی بەس شێرپەنجە نیە تو ماڕاستەکە تووشی نەخۆشی شەکرەبی تووشی زەخت بی تووشی نەخۆشی گریبی کەواتە ئەو فاست فودانە باکیدی شتێک نییە باش بی لە خواردن دروستکردن هەر ئەگەر بکوڵە یان ئەگەر شتێکمان هەرگرتیە وەکوت پێش ئێستاش باسم کرد لە ناو فرێزریە گەرم بکرێتەوە لە دەرەجەی حەرارەی دیارکراویتر ئەو خواردنە گەرم دەکرێتەوە ئەگەر مادەچی تێدابی سەرەتانی بی نامینێ یان هەر دەمینێ و ئیتر ئەمە 2000 دەخۆین تووشی خوانەکە ئێستا مەسەڵەن خواردن لە بەریتانیای وابوو لێرە ئەوەنی هەر خواردنی کە ئەکڕی مەسەن لەسەر نووسرا بێز دیفۆر تاریخەچی لەسەر نووسرا مەسەڵەن تاریخەچی 2 ڕۆژ 3 ڕۆژی لەسەر نووسرا یان تو حتاکە لە فرێزەریش دایبنەی هەر ئەو 2-3 ڕۆژەیە ناکرێت زیاتر بەکاری ئەزا خواردن مهمە یعنی تو ئەگەر ئەو کارسینۆجی نوشتانی تێدا دروستبوون تەفاعلانە تێدا ڕوویدا حتا گەرمی بکەوێ هەرچی لێ بکەی صحی نییە باشە هەرچەندە گوتی شت ینی کە ژوان پرسیاری جۆرێک لە خواردنەکان لێکری گوتت سپۆڕیم لە خواردن نییە بەڵام ینی هەر پرسیارەکەش لێ دەکەم گۆشتی سوور زۆر جار دەگوترێ کە گرەی تێدایە گرەی تێدا و ئەوانە ینی گرەی سەرەتانی شێرپەنجەی تێدا دەیکڕین بەچوو لە ماڵەوە ئەوانەی کە شارەزان دەری دێنن بەڵام هەشە دەری نایەنێت ئەمە تا چەند کاریگەری هەیە ئەگەر گۆشتەشی بکڕی و پارسەشی ناتەبیعی دیاربی باکیدی نەخورێ وەکو گرەی وردوردی تێدا خەڵک نازانم ئیوا هەیە جارێکیان قەسابێک بووی باس کردم هاوڕێم بوو وتی زۆر خەڵک هەیە دەیخوا نازانێت یعنی بێ ئەوەی ئەوە جیاب کاتەوە بەڵام هەمووی بە موچێشێکی هەبوو تیژ بوو هەموو پارچەکانی دەردێنا گوتی ئەوانە سەرەتانی یانی ئەوە شتێکی دیکەشە زیادی کردووە نازانم دووبار ینی لەوانەیە نەتام 100% پرسیاری بە دقت جواب دەمەوە بەس ینی کە
ئەو ئاژەڵانە کە ئەکوژرێنەوە حتمما لۆز نهەیە ختمی لێ دەن و تاکیدە بن کە ئەو نەخۆش نییە ئەو مەزارە درێ ببرێتە بازاری بفرۆشترێ بەس یانێگە گرێکی مثلا سەڵەتانی وازح لە ناو گۆشتی حیوانێکی یابی نەخورێ باشتر باکیدی ڕاستە گوشت والله ئەو هاە دنیا ئەوان گۆشتی سۆر معروفە بەوەی کە ئەگەر بە کەمیەتەکی زۆر بخورێ لەو فترەی زۆر احتمالی توشبوونی شێرپەنجەی کۆڵۆن زیادەکە گۆشتی سوور ئەن حتاگە گۆشتەکە هیچ سایبیشی نەبی دکتۆر شڵ دیری هەمی نەخۆشیەوە بن ئامین خدای شارۆزی بێت گەلە خۆشحاڵ بین نەفشەوە هین گەلمەدا بین بابەتەکە زۆر وشکە ناخۆشە ئیتر بەس باسکردنی زۆر گرنگە دەبێت هەمی کەس خۆ پارێزن پشکنینی پێشوا زۆر گرنگە وەکو باس زۆر گرنگە گەلە سوپاس بووە زۆر مەمنون زۆر سپاس بۆ جەناب گەلە هەر تێز دەکەن و خۆتان حاضر دەکەن چ بوو شتێک بەلێوە دوێ ڕوان حاضر بوو یاڵە خێر بیت فەرموو لبيك يا رسول الله لبيك 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 يا حبيب الله لبيك لبيك تبرق أين زاد لبيك لبيك تابعد وجه الفدات لبيك لبيك عاشق الفكر الصلوات لبيك لبيك بيني تنهر آوات لبيك 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 يا رسول الله لبيك 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 يا حبيب الله لبيك 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 يا رسول الله لبيك 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 يا حبيب الله لبيك لبيك أي مزهري صدق وفا لبيك لبيك جان روح وعين اصطفى لبيك لبيك قربي ظلم بوت شفا لبيك لبيك يقنا سرد بمن كفى لبيك 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 يا رسول الله لبيك 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 يا حبيب الله لبيك 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 يا رسول الله لبيك 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 يا حبيب الله لبيك لبيك وەی هەر بژی وەی هەر بژی وەی خودشتە ڕازی ماندی نەبن یاخوا وەی هەر بژی کوریزای دەخۆی ئەدی وەرە هەموو ڕۆژەکە من بەش دەکەم ئەتوەرە ئەو جارە خێرە بکەدەی یاڵە وەرە تو براگ الله ماشاءالله کەکەشت جوانە ئەوڕۆ بە دیارڤی ئێ والله دەست خۆش سپاس هەدی ئەخرە منیش لەبەر ئەوەم بوو دای دەتوانین زیاتریش بخۆی طبعا لە مەوزوعی سبحان الله بەبیرم دێ پار ساڵێژ لە مەوزوعی شێرپەنجە ئەوانە مەوزوعەکە زۆر ناخۆشە ها مەسەرەن بێتاقەت دەکات وایە ئەجا ئیشڵۆ خودی شیفۆی بووان هەمیۆ فڕێکە دەوێت توژبین خودەوە هەمیۆ دیر بێخت ئامین هەدی ئەگەر کەسێک لە ناو ماڵە چیبی دەبی چوون سەرەدەری لەگەر ئەو نەخۆشی بکەن ئەوە لە هەمووی مهمترە کە دکتۆریش باسی کرد ئەسان دەبی هەمویان وەی ئیشڵۆ خودش سەرڕازی بێت وەی بچە بەهەشتە یا ڕەبی کاتت برد یەک ئەو هەمیە مهمترە کەسێت دەورو بەرێتی هۆری کۆربن بووی کەسی و ئێنەرژیەکە بۆش هێزەکە بۆش بدنێک و بەرگریەوە لە شیۆ هێز بێت ژۆلیە نەفسیڤە ژۆلیە خواردنێڤە ستۆیلێژیانی وەرزشیڤە و زۆڵ بە سەروێ نەخۆشیە یعنی ئەوە نییە تۆ ئیتر ژیان کوتایی پێدەی خوانەکەیەکە تووشی شێرپەنجەبی چارەسەریە هەی تایبەتیژی چارەسەریار مەفخۆک و ئیشڵۆ خودێ مە هەمیە پارێزێت
ما مستعر بوار ما يكن لكنا بهندق قسام كين يقدو حلقة بيج استا باسم كرغو تم اريد دف لدست التقية ما يكبيه باشا كو تقية كو لبرت دف دا تقي يعني لباسكا والله ئەوە ئەمە مەسەلەن دەف بەخۆمان دەزانین ئامێرێکی ڕوحانیە باشە یەک لەو ئامێرانەی لە بۆنەی خۆشی و ناخۆشی بەکاردێ و پێش هاتنی ئاینی پیرۆز ئیسلامی شەر هەبوو ئەو ئامێرە و ئاینی پیرۆز ئیسلام کە ها زۆر گرنگی بۆ ئامێرەدا ئێستاش دەبینین مەسەلەن لە زۆر ئاین و ئاینزاکانی کەش بەکاردێ ئەو ئامێرە باشە ئێمەش بە خۆشحالیەوە مەسەلەن ئەو ئامێرەمان مەسەلەن لە تەچێوخانە خاش بەکاردێ لە بۆ گۆرانی کوردیش بەکاردێنین باشە دەف باسی تەقینەکە نەکرد چۆن ئەمە ساڵانە مەسەلەن هەتا پێش هاتنی داعشیش ئەمە دەچوینە فیستیڤالەکانی دنیای زۆر دەچوین باشە فەڕەنسا ئەڵمانیا هۆڵەندا رووسیا زۆربەی وڵاتانی دزیانی ئەم لە 28 وڵاتی لە فیستیڤالەکان بەشداریم کردووە ئەوە منیش ئەگەر فێری دەف بم ئەوە دەچمە وڵاتیکۆ ئەرێ وەڵڵا ئەوزا ئامێرەکە ئەوەیە خۆی فێرکادی ئەمن لە یەک لە فیستیڤالەکان چۆن بوو دەبوایە ئەمن پێشتر عەزف بکەم گروپەکان زوزوە دەگۆڕدران یعنی گروپەک هەڵدەستا گروپەشکە داتە شوێنی گروپەک هەڵدەستا گروپەک گوتیان هەتا گروپی مەسەلەن کازاخستان هەڵدەستن گروپی کوردستانی عێراق دێتە سەر مەسرح دەبی دەفژەنەکەتان بێتن لەسەر مەسرح دەفی عەزف کاتن باشە فیستیڤالەکەش فیستیڤالی زانکۆکانی جیهان بوو لە مۆسکۆ لە رووسیای لە ناو هەم ئارێ وەڵڵا ئەمەش دڵی کوردیمان لەبەرە چوم ئەوزە عەسفم کرد یعنی پاش ئەوەی کە ژەنینەکی زۆر عەسفم کرد بەخۆی لە دەف کاکڕوان ئەوەی دەف چەند شێوەچی هەیە مەسەڵەن ڕووی پیستەوە هەیە پیستی مامزە هەیە پیستی ماسیە هەیە عەشیعەیە ئێکس تیشک ئەمە پێ دێن تیشک ئەو دەفێک کە ئەمە لەگە خۆم بردبوو پێستی مەڕ بوو پێستی مەڕش پێویستی بە گەرمکردنەوەکی زۆر هەیە هەتا ئەمن لە باکستیج داوایانم لێکرد کە ئاگرم بۆ بین لە بۆ دەفەکەی گەرمکەمەوە کە دەفەکەم گەرم کرد دەبی زۆر دەست پێدا بینێت تا دەستەکان دێکەڵ دەشێ وەڵڵا ئەمەش عەسفم کرد لەگەر پێنجەم ئەوە دەستم لەو هاتە ئەوانش هیچ کەس سەپڵی لێ نەدا کەس پێ نەکەنی ویان زانیەوە ئەوەیە تەکنیکە وێستا دەفەشکە دەردەیم لە دەفیدیت پێ نەبوو هەرەوەت پێ بوو با دوو دەفیتکەم پێ بوو بە هەجێدا بووم لە بۆ سەرۆکی زانکۆی وێن دەر لێم وەرگرتەوە گوتم بووم دەوە هەتا ئیشەکەی پێداوەکەوتە لە بۆ دەینەوە باشە یعنی ئێستا دەف گوتت لە هەیە لە ئەشیعە دروست دەکرێت هەیە لە پێستی مەڕ بەڵێ ماسی مامس ماسی دەنجی جیهانیان لە هەمویان ماسی زۆر ماسی دەفی ماسی ئێستا لە دوو وڵات لە ئەمریکا و لە ئەڵمانیا دروست دەکرێتن ئی ماسیەکەی باشە لە هەمووی باشترە گەرمی و ساردی شێ تەسیری لێ ناکات ئەوە چیانە ئەوە چیە ئەوە ئەشیعەکەیە ئێکسەوە ئەوەش گەرمی و ساردی تەسیر لێ ناکە بەڵام ئەوە لە بۆ ستۆدیۆ ئەوە خۆشە بەس ئەگەر بووە مەسەلەن گروپ لە بۆ گروپی گەورە دابنیشی مەسەلەن گروپی مۆسیقایبی ئەو پێستە ماسیە لە بۆ ستۆدیۆی تۆمارکردن کاتی تۆمارکردنی گۆرانی ئەتوی لە ستۆدیۆی ژەنیا دەستنە ژوورەوە گۆرانی تۆمار دەکەن ئەو باشترن لەبەر ئەوەی زنجیرەکەی کا بە پێستەکەی دەکەویتن خشەخش ئەوە دروست ناکاتن دەنگەکەی تێک ناداتن باشە ئەوە ئەتوو ماسیەکەشت هەیە ئەمن ماسیەکەشمێ مامزەکەشمێ حەدیقە حیواناتمێ لە مارێمە باشە بە خود خواردت یان باشە مامزەکە چییە ئەویش پێویستی بە گەرمکردن شتی وایە ئەویش وەکو مەڕەکەی پێویستی بە گەرمکردن لەڕووی نرخەوە چیهانیان لە هەمیان گران ماسیەکەیە کۆمپانیایەک نامەوێ نایبینە دەبتە ڕێکلام لە ئەڵمانیا دروست دەکاتن باشە دابەشی ئێستا زۆربەی جیان دەکاتن باشترین دەفە وەلا ئێرانیش کارگەی زۆر گەورە دروست دەکرێت و سنە کە بە پایتەختی دەف ناسراوە شاری سنە لە ڕۆژهەڵاتی کوردستان بە پایتەختی دەف ناسراوە زیاتر لە 25 کۆمپانیای گەورە چێبڕچەی دروستکردنی باشترین دەف دەکەن باشە ساریان لە دەوری چەندە ینی هەرزانترینیان بە چەندە و گرانترینیان دەگاتە چەند
25,000 دیناری عێراقی دەست پێ دەکاتن کەلچی هەیە ئەوە لە بۆ ئەوانەیە کە مەسەلەن دەیانەوێت خۆیان فێر بکەن مەسەڵەن ئەمن ئەتو دەبی جێسۆرەی هەتا $1,000 هەیە ئەمن ئێستا دەفەکەم هەیە باشە ئینشاڵڵا لە دەرفەت بی لە بەرنامەکانت کە دەینم دەفەکەم وەکو ئامێری موسیقای کۆک دەکری نەسبە مەسەلەن ئێرە بکەمە دەنگەک ئێرە بکەمە دەنگەک ئێرە دەنگەک بی ئێرە دەنگ بی لێرە بە ئەلەنچی نەسبی دەکەم بەکەی بخۆم مەسەلەن ئەگە بس دێمە ژوورێ یەک دمی لێت دەمزانم ئەو ژوورە چنەوە نەسبەشی لێ بەجێری ئەو ژوورێ نەسبی دەکەم بەجێری ژوورەکەی نەسبی دەکەم دەچمە مثلا هۆڵێکی تر یان ئەگەر هەوای تەڵق بی هەوای دەرەوە بیتن بۆ جۆری هەوای دەرەوە نەسبی دەکەم یعنی بەردەوام دەبی نەسبەکان باشە دەف هەیە دەنجی گەورەیە دم و تەپ و تەککالکلێ مەڕ پێستی مەڕ لەبەر ئەوەی باسە دەنجی باسە زۆر باسە ئەوە دەنجی وەرە مەڕ ئەوها مەڕ و فەقیر بی دەنجی دەفەکەشیەوە گەورە بی وەڵام مهم پێستە ئەوە پێستی ئەوزە بەخۆی ئێستا زۆربەی باشە لە پێستی مانگا و ئەو بابەتانە دروست ناکرێ والله ئەوزە ئەمن شارەزایی لە دروستکردنەکەم نییە بەس ئەو راپۆرتانی کە ئەمن دیتیتم کە دروستی دەکەن لە پێستی مەڕە لە هەولێرێش دروست دەکرا مامۆستاوریە ئەحمەد لێکۆڵینەوەیکی زۆری لەسەر کردووە تێبێکەیە لەسەر مێژووی ئامێرە کوردیەکان باسی ئامێری دەف دەکاتن کە لە هەولێرێش کەسێکە بووە لە ناو قەیسەری هەولێر ئەو ئامێرە دروست دەکات چەندین ساڵ چەندین ئامێری دروست کردو لە بۆ تەچێ و خانە خاکان باشە پرسیارشکە مامۆستا ڕێبوار ئێستا و دەفەی تو لێواری باریکە بڵێ پێ دەڵێن کەمە بڵێ هەیە دیتم کەمەکەی ئەستورە بڵێ ئەوە چییە ئەوە لە تەچێ و خانە خاکان بەکاردەینن خۆی ئەو کەمەیە بە جێرەی پەنجەتە دەستت ینی هیچ تە گۆڕانکاری لە دەنگ و شتانە ڕوو نادا ناکە بەس دەبی گەورە و گچکەیەکەی دەفێ ئەگەر کەمەکەی ئەستور بوو دەبی زنجیری زیاتر بی زنجیری زیاتر نەکو دەنجی زنجیرەکەی نایەتن ئەوەیە تەنیا بەڵێ دەنجی دم و تەکەکەی ئەوە لێ بڵێ فەرق بکە لە بۆ گرتنی هەیە مرتاحترە کەمەکەی باشە دەفی گەورە و بچووک هەیە ینی هەیە گەورەیە بەڵێتم دەفێ زۆر گەورە بەڵێ ئەوە پێی دەڵێن بەندر بزانە شێوەکەیە پێی دەڵێن بەندر پێی دەڵێن هەیە پێی دەڵێن دائیرە ئەوە دەفە سێ نەوعی هەیە بەندر کامەیە گەورەکەیە نە بچووکە وەسەتە لەوی بچووکتریش هەیە ئەوە دایرێ لەوی بچووکتر هەیە پێی دەڵێن دەف سنجار من گەورەکەی دەڵێم زۆر گەورەیە ئەوە چییە ئەوە تیپەنیەوە ئەوە نییە بابە هەیە تیپەنی هەیە تیپەنی چەندە گەورەیە زۆر وڵا دیتم زۆر ئەوە کسراکانیش بەکاردێنن ئەوەی تیپەنی ئەوە چییە دەنجی فەرقی چییە بەس کاکەندرێن با خوانە خواستە مەسەن بینەرانیش با مۆزوعەکە بگەن ئەوەی ئەتو دەڵێ ئەو تیمبەنی ئەم باسی دەکەم ئامێرەکی ڕۆژئاواییە لە ئۆرکستراکان بەکاردێتن سێ تۆنیشی هەیە نەسب دەکرێتن سۆڵ لا دۆ ئەوە لە ئۆرکستراکان بەکاردێتن بەس حزمی دەفی نۆرمال کە لە هەموو ستانداردی جیهانی ئەو دەفەیە ستانداردەوە باشە ئەوەی لەوەی بەکاربینیتن گەورەتر هەیە مەسەلەن دەفی لێک دەدا دوی لە دەف ئەوە یعنی ئەوەی خۆیتی بە ستانداردەوە باشە پێما خۆشە ئەسفێکمان بۆ بکەی ئەو تەکنیکە جوانانەی کە لە دەف هەیە پێمانی پیشان بدەی لە خزمەت بابزانین چمان بۆ دەکەی بەسەر چاوت خۆش زۆر سپاس
كانت خوش ما عندي نبي يا اخوان دست خوش جاية بارطنقة هذا هيش طهو دست كانت خوش هربجي يا اخوان هربجي زور ويدا سباس ستخوش صحبتات دفع جرم بي ما مصدر يبواجي جرم بابتك راپورتك می هی محمد دنگت باج نده تایبتیجت هی و رمضان پیروز دا بابت دنگ خوشی قرآن خواندن تایبتیجی سرود و حتی پیشنویجی و حتی تراویح حاجی گله گله گرینگه و جاره ربرتی اوقافا دهوکه تایبتیجی اف کسی دنگ خوشم تایبتیجی جبوی تراویح جبوی وان بابت پیشنویجی ایشالله ما برینو کجی او بابته بحث کری حتی بانکدان جی بله بله ایشالله وزارت کار سر بکد اوین تایبتیشی دنگین وانات خوش یعنی کار سر هنده بکن او پیشنویجی بکن او بانک بدن تراویح ها یعنی همی بابتا تایبتیشی ایشالله کار سروی بابته بتکرن تایو رمضان پیروز داب تایبتیشی بو نویجه تراویح دنگ خوش تایبتیشی آتی نکن وکر مرجل سر مزگفت اوجی کو ریا پیکنان لجنه که جبوی دیار کردن هل بجارتنا دنگ خوشان السنترین قرآن خواندره و دا بشکنان جیب سر مزگفتین باجار دهو که دا کو تایبتی جی مبستا مجی اوه کو شبرو پیوه اوین دنگین وانا خوش دی پیش نویشی و دی تراویح ها تایبتی جیت نوا مزگفت دا کن کو لجنه که تایبتی جی هاتیه پیکانین جبوی هل بجارتنا وان کسا کو دنگین وانا خوش من ویجان بچینه باجار دهو که زیرتر هم وی بابتی بزن پشتی در بازبونا زدتری سالا که اشعالیه ایکش ریک خراون فربونا قرآن پیروز و مولت بشوانی هاتیا دان داکو ایدیل مزگفتان قرآن بخینیتن ألف لام ميم الله لا إله إلا هو الحي القيوم دیت نامن از بینم کو اگر اف رخراوت بردوام بن ده جیله که گله که باشه تاوا کرن کو اف جیله مثلا برینو که درفت نبو خو آماده بکن با پیشنویجی بان کلدریه دیت نامن دیت مستقبلی داد باشه روزی دا گله جیله که باش هیت آوا کرن الله أكبر الله أكبر افدمک کارت ریک خستنا بانک هلدر و پیشنویجان دال دهو که اتهتا کرن بریار هاتیا دان کو ایدی کسین بیمولت و دنگن وال آست پیدوینه رپینه هتا دان النوا مزگفتان دا پیشنویجی و قرآن بخوینن ایکشون لازم قرآن هندکش بر کرد اگه خرنه بیجیک لما اشکال نینه بس یا سرکی یا مهم اوه اف کسی ام دانین وکو پیشنویش یان بانگ بیش لازم احکام تجوید الدفع بن و یه دنگ خوش بیتن چونکه براستی دنگ خوشی وکی هم بجین تأثیر اکا گلک آمازن یا هایی سر خلکه کی و هم تشتل دفع ما اوه وقتی اج دفع ما چیتن ام وکو اجازه که دینه اجبریا هاتنا مها رمضان پیروز هفته دنگ خوش لمزگفتن دهو که هاتنا بلاف کرن دا کد دما انجام دانا تراویحان دا پیشنویجی بکن. ایکتیا زانن آین اسلام تا دهو که جاشکرات کتن النزیک اف بریار دل سر بانک هلدیران جهت بجه اینان و گلکن دنگ دوانا نخوش دهن لادان. دانان وان کس عوید دنگ وانا خوش بو پیشنویج تراویحا الهی و رمضان سر اساسی وان کس اوش برکرد قرآن پیروز دیساوی دنگ وانا خوش بیتنو ما تنسیق کرد گلوان ری خراوید فرکرنوش برکردن قرآن حتی حد اگه باش خلق یعنی مقبول بولدف خلقی و خلق جشت جامع جه راحت و اطمئنان و اتنها دال دهو که کارل سرپگهاندن صدان قطابیات کن دا کپرین اکادمی و دنگ خوین خوش و بشوازه که رخستی المزگفتین دهو که خدمتا مسلمانو نویش خوینام کن. مسعود ارملی کردستان 24 دهوک راستی جواب پینگا وقت گلکو جان و گلکو پیروز بی یعنی
ئیشڵۆ بجۆ هەندی هەموو هەمیوە لێ بێن هەر مزگەفتە کە تو چێ ئەف کەسێ پێش نوێژیت کە تو تەڕەوی حاو بانگدان هەمی ئەو بنەوێت دەنگێن وانە خۆش تایبەت دەنگێن خۆش ئێدی بلند بنتنەوە هەمی باژارەدا ژ مزگەفتە دی خەڵک حەز بکرد بشتە مزگەفت بەڵێ ئەرەوەڵا سەر مەسەلە دەنگ خۆشیە ئەمسە سەعات چوونی باشی سەلامەتی خۆت لەکەینیوە سرود بێژی دەست پێ کردووە زیاتر لە چێ فێر بووی دەست پێ کردووە لێت وەرگرتووە بەڵێ وڵی بیداەتەکەی من باوکم مەولود خوێن بوو ماشەڵڵا لا لەگەڵ باوم دەچم مەولودەکان بەشداری مەولودەکان دەکرد لە 2007 یەکەم زانە بوو ئەو مەولودنامەی ڕەشاد موفتیم خوێندەوە ماشەڵڵا لە شوێنە. نوێژە بەڵێ من تیرتیرا بەڵێ مامۆستا باش دەزانی لەو کاتیوە دەستم پێ کرد بەس وەکو سرود تۆمارکردن لە 2010 سرودم لە ستۆدیۆ تۆمار کرد و لە 2014 گروپەکەم پێکێنا بە ناوی گروپی نور مستەفا هەتا ئێستاش گروپەکەم مایە لە خۆی 2014 نور مستەفا گروپەکتەنەیە بەڵێ پێکاتینە پێ مەولود و شوێنەکان بەڵێ زیاتر بەشداری لە مەولودەکان دەکەین لە ئەو مەولودانی بۆنەی زەواج و ئەو بابەتانە هەیە لە کەلک مەسەنە زەواج بەڵێ لە کەڵەچێ لە هەولێرێ لە دوهۆشێ مە زیاتر لای بادینان بەشداری مەولود و شتیوا دەکەین بجۆ هەب سۆڕانی ئەم بۆدینی وڵات سۆرانیش دەڵێن بادینی و عربیش دەڵێن ئی مەولودی بەڵێ خەڵک هەیە لای بادینان ئەوانە مەسەنەن داوای مەولود بکەن لە دوهۆک بچنە ئەوێ و لە کەلک بچنەوە یان کەمە هێشتان لە دوهۆک وڵی هەیە بە زیاتر لە هەولێرێ ڕاستی هەولێر و کەلک هەولێر و کەڵک و دەوروبەر بەردەڕەش و ینی بەبادین بۆ مووسڵیش چوینە بەبادینیش مەولود دەوروبەری بەبادینیش ینی مەولود و شتیوا دەخوێنەوە وڵی بادینی کەم ڕاستی لاگە زۆر داواکاری شتانە زیاتر عەربی و کوردیە لا ئێمە بەس سرود بێژ یانە توش دەف من دەفش دەزانم بەس وەکو مامۆستا ڕێبواری ئەکادیمینیمە زیاتر لە تەچێ و شتیوا فێرمە چەند نەفەرن لە من باشتر دەزانی گروپەکەمان 5 کەسی مامۆستا دوو دەفژەنین و دوانمانش دەرێن و 3 کۆرسشن دوو دەفژەنەکەم دەفشی دەژەن و هەم کۆرسشینش ئەی بەرهەمی تۆمارکراتان هەیە یان نا مەسەلەن لە یوتیوب خەڵک جێبدا بەڵێ هیتمان هەر بەناوی نوڕۆڵ مستەفا گروپی نور مستەفا بەڵێ هەموو ساڵ لە خوای بەزاری بەرەمەکمانەیە بخۆمانیش تۆماری دەکەین و لە مال ستۆدیۆمانەیە و بەس ئەو ساڵ ماشەڵا دەرفەتەکە نەبوو قسمت نەبوو ئیشڵە پشتی ڕەمەزان ئینشاءالله خۆشتر نییە ئیلا دەبی لە مانجی ڕەمەزانی وڵی نێتمێ لۆ داعی ڕەمەزانی شتێک تۆماگەمەگە خوای گەورە بکاتە قسمت ئینشاءالله لەسەر ئێستا مادەشکەمان پێشکەش دەکەن چییە ئەویان سوودێکە ئەی دڵوەرە وشیار و بەهذا طريق العاشقين دەست پێ بکەین باشە بەر لەوەی دەست پێ بکەین کۆتایی پێبینین خاطرێ خۆ بخازین پاشیوی 11 کۆتایی هات سبێ دەبیتە پاشیوی 12 خاطری خۆمان دەخوازین شاڵە تا سبەی دەگەینەوە ئێوەی خۆشەویست بەخوای گەورەتان دەستپێرین خواتان لەگەڵ سەحەت بێت خێر و بەرەکەت بە هەرتشتێکی هین بخۆن ژبیر نەکەن دوعا نەبتنێ بخۆ بەلکی بوو دەور و بەرێت خۆ دیر و نزیکێت خۆ بکەن ئیشڵە خودێ ڕەحمە خۆ دیالمە هەمیەوە بکەت و ڕزقێ هەمی لاکی زیرە کە هەندی شوە بێت واری کۆروەیە کۆدو بکەن سەلام عەلەیکوم محوي زمالي يا ربابا هذا طريق العاشقين لولا وقير يونا يني لولا وخان دو تامي ما
بدي لملا وخاندة وتامي ماي أقر العالم بربدي هذا رضيق العاشقين أقر العالم بربدي هذا طريق العاشقين مشاو زر لتاول بقرخو بقريبنا ليلي مشاو تبت دار خورشيدنا هذا طريق العاشقين